سبحان الذي سورة إسرايا سبحان الذي سورة إسرايا برستي معراج شاهد إخوايا برستي معراج شاهد إخوايا سلام لسرتو يا رسول الله سلام لسرتو يا رسول الله سلام لسرتو يا حبيب الله سلام لسرتو يا حبيب الله لو روج والرويشت وترى ودليم هر چند قرين بسر وشن ما ودليم أخو بس الشاخك وجرسا ودليم أخو بس داخك وسوتا وظليمان إنا فتحناك سورة فاتحة إنا فتحناك سورة فاتحة بوتو سرتابا يا سربارزي ومدحة بوتو سرتابا سربارزي ومدحة يا نرقز عراقي أندامي تويا نرقز عراقي أندامي تويا بويا باسندا يا أورانق بويا بويا باسندا يا أورانق بويا سلام لسرتو يا رسول الله يا سلام لسرتو يا رسول الله يا سلام لسرتو يا حبيب الله يا سلام لسرتو يا حبيب الله سلام اللهم لتوش. صل على محمد عزيز وعلى خوش آل ويستي. محمد اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد بەخێر بێ یاخوامان خی گەورە ساغ و سەلامەت و تەندروست باشتان کە بەڕاستی ئەمەوێت دەستخۆشیێکی زۆرتان لێ بکەم بەڕاستی ئەو مانگەی یعنی لە چاو ساڵەکانی تر جێ خۆتان کردبوو لەناو دڵی خەڵکی یەکێک لەوانە داکەم زۆر زۆر گوت دەبی سەلامیان لێ بکەی کوڕمەگەر بچی لەبەرەوەی گوتی ئەمن پاشێوان لەبەرەوان دادەنیشم زۆر دڵیان خۆش کردیمە لە ناو جەماوەریش بینەرێکی زۆرتان هەبووە هیوای سەرکەوتنتان لێ دەخوازم خوای گەورە لە تەراجوی چاکەکاری بۆتان زیاد کە و ئەو دوو مامۆستای خۆشەویستە بەڕاستی نابی لە یاد بکرێن بۆ برانی پشت کامیرە کە جوندی مەجهولن دیار نینە خوای گەورە ئەجر پاداشتیوانیش بداتەوە موفق بن لە دین و دنیا ئینشاءالله لەگەڵ ئێوەش طبعا حاضر بینەوەژی و پێشکەشکردنەوەن سرودێت تایبەت و بیدەنگێت تایبەت بەرنامەکەی خۆشتر کرد هەر ئەوەی وەکرد بەرنامە تایبەت ئەم مەمنونێت وێنە و سڵاوێت مێ تایبەت بوو دایکێ دەستەوە مۆچیتکەین و مەمنونێت هەمی بینەرانی زۆر سپاس سڵاوت لێبێ دەست ماز دەکەین سلامت تەندروست باشتان کە یا رب مامۆستا دەکەوێت توشی گەلە بخێرەوە گەلێک سپاس بۆ ماڵەوەیە بەس الحەمدولillah جوارێک وەژی مەدی بۆ جارە دوێ الحەمدولillah عیداوازشی پیرۆز بی بقەرتە تا ئەمێک و دوو نەبینینەوە عیدەتە هەمیاژی پیرۆ آمین ئەجمعین یا رب الحەمدولillah
ئیشڵە خودی قبیل کرد اللهم خی گەور تاعات عیبادەت هەموو لای قبول کردی ئینشاءالله وهيجي قال والسلام عليكم ورحمة الله وبركاته پاشی و سیه یعنی چه مجال تدانم معبرکت وید خاطر خواستن چه رنگا خوش نینه و چه رنگا جیاد جان نینه ایلا بو نخوشی نه بد مروف خاطر خوش نخوشی با حافظی هر ناخوش بس ایشالله افشوا جیب خوشی در باز بد یعنی خوشی بد پاشی و سیه و پاشی و دو ماهی کده بد بس الحمد لله كما مستعد عبدالكبير بيدنج خوي طيبات دي خوشيه دست بكر نب خاطر خواستني الحمد لله كو افشفاجي ما ساعتك كو 45 دقيقه كتينم بيك بابين انا برو ان شاء الله والله مظلمتون ده يعني اخر برنامج ابيش مخربت ابريكا انا خوش يعني ها مروف كفتت زراني دا خلاص بجا اف رمضان و پیروز اف مهوان قدر گران و خدای کریه مهوان دف ما خاطر خود خواست همینه بتنه من بس ما برنامه اما اف هیوا پیروز همی خاطر خوش بری 29 شبابی و کی اف شبا شوق و کیف و خلاص شفا اول یوم ده دست بکین و به هیوا پیروز سبحان الله چند زی در باز بی بس یا گرن که ایشلا خدای قبول کرد همی که ماسیت ما و همی تنبل یا ما ایشلا بیری لبکی و چند سیره تمن چون کات کان چند بخیرای دروا يعني بتابتي وكاتاني كخوش الدوي دستي بيو دغري اقاد لحزارته لسري لبر لتاوترو كانك دا ليد دروا او قال جرا او سرودا كبي ما مصاد قلت شهورش دايم ده صور عمري ما كم ذاك ابدا مساله ابيا اما شهورش درباز من عمري ما بس اوي جي خوش حالي بو يعني بو ايما يعني بو ستافي ام برنامج او ميوان وكساتي بريز وعزيزاني كلي ربون هم لما مستاني عيني هم لدكتورة برزكان هم لكساتكاني دي وتبيجاني بوليس وهروها أوانا يعني هميكا لكساتكان ميوان بسبارة بروش وآمد كاريكاني شاري هوليرو وأو ميواناني ديكا ولا دزرنجين ولا قتابيان ولا فقيان ولا واني كدين يعني همو أمانة إما جماريش زور لخوش بيستان ولا عزيزان ولا برزان من ليرناسي وبراستي سود من لزانياريكاني ورقرت هم لروي بزيشتي ولا روكاني ديكا وبتايبتيش لروي آيني وإما يك دنيا زانياري ما ورقرت ليرا ستافي برنامج هموي بخوشي وبدل خوشي وبكامراني وإما ليرا جروتينيش زياتري بهذا داين أمانة وزقلوش يعني ماموستا عبدالكبير وأو برزاني ديكا شهر هميان ك سرودي خوشان دتري جمن لو همو آواز جيازيا أو همو مش جوانانا دقرت بعد دستو پنځه زیرینەکانی مامۆستا ڕوان و مامۆستا ئەحمەدیش تەواو دوای کو یەکتر ببینین ئەرێ باشە دوای ڕەمەزان یەکتر دەبینین وعد ئەو کابرایلو هەر پێ دەکەن ینی ناگیری هەر پێ دەکەی باشە نعمت تبسمك في وجهك ئەوەی فەرموودی تەمامان جێبجێ ئەوە باشەوە لە پێش کامێری کەم پێ دەکەنی لە پێش کامێری هەر نایبڕێنەوە هەر پێ دەکەنی شتی چاکە لەبەرەوە گەنج جوان مایتەوە طبعا او نمونه جون اول دفمن يعني تظني مرو فخر الشنازي بيت مثلا ماموستا عبدالكبير بحث كركو دايكوي بينر يا برنامج كسر هنا مثلا درنگي شبا وانا ابرو كان نمونه كودي جون مثلا كاكسوران بربرس ديسكي ورشيه ما اويش بحث دايكو خوك الراسي صلاف بوانا جي دستي ما تشتين قال كيف ما تقول دايكو من شلون ابيت يلا رنت اخوري بر تلفزيون باش بر برنامج باشيف حتى درنگي شاف اما انا باس بين كبنام وبتليفونيان لشوينان دمان بينن يعني نمونه زوني قال لك جون خوشي اوانا جبان كما يعني باسم كرت اللي قالت بيشوي كبين يعني دم قد دسخوشي او خلقيه كدسخوشي اللي دكات كدزاني او متابعه برجيش او زور بو جروتينه وكسيري او برنامج دكات واد دكات كتو زياتر جرنجي بي بدي واد دكات ك تنیا وافکر بکەیت تۆ هی خۆت نیت هی ئەوانی شیت دەبێت مثلەن دڵی هەمووان ڕازی بکەیت دەبێت ینی ئەو شتەی کە لێرە هەیە ئەو کار و فرمان و ئەمریکا مثلەن لێرە وەکو کاری ڕۆژنامەوانی پێشکەشکاری لەسەر شانمانە بە شێوەیەکی زۆر لە چوارچێوەی ئیتیک ڕۆژنامەوانی لەو چوارچێوە جوانەدا چۆنێتی بیگوازینەوە بۆ بینەرانمان ئەمە هەموو بینەران وا دەکەن هەموو ئێوەن وا دەکەن ئەگەرنا ئێمە ڕەنگە بەتەنیا بین بە جۆرێکی دیکە خۆشحاڵی خۆمان دەرببڕین هەر لە نێوان خۆمان بەڵام کە ئێوە هەن ئێوە بینەرن ئێمە هەوڵ دەدەین کە زۆرترین زانیاریەکان زۆرترین بابەتەکان لەسەر داواکاریەکانی ئێوە نامەکانتان نونێت هەمیێنە بێگومان طبعا یەک نمونەی دیکەشی زۆر جوان هەبوو ئەوڕۆ کاک سەرکاری خۆمان لە ڕادیۆ کەویش کارمان پێکەوە ئیش دەکەین ینی 24 ساعت پێکەوەینە نمونەی زۆر جوانی بوو ناردم سوبحان الله ناوەکەم لەبیر چوو پرۆژێکی خێرخوازی بوو زۆر پرۆژن ئەوانەی هاوکاری خەڵکیان کرد ئەو ساڵ لە ڕەمەزان
گەنجەکە بوو بەس لە ڕێی سوشال میدیا و لە ڕێی سناپچات خۆ نازانم شتێکی بڵاو کردبووە کە پێکەوە هاوکاری خەڵکی بکەن بەخۆی هاوکاری زۆر خێزانی هەژار و کەم دەرامەتی کردبوو وتی ئێماژە پێ بکەن چونکە زۆر حەزیان لێە لە بەرنامەی پاشی باز بکرێ پرۆژێکی خێرخوازی بووە زۆر بوون ئەوانەی ئەوهان ناوەکەم لەبیر سووس یعنی داوای لێبوردنیش دەکەم بەس یعنی پرۆژێت وسە گەلک بین و مەبخۆژی حەز کرد ناو بەرنامەیدا بەحەسکین بەس وەختێ مە یعنی هوسا کێمبی و زیکۆ چوژی زۆر جاری هەمیە بنوێت زۆر جاری وایە هەندێک شت هەیە یعنی ئەوەی بۆ نمونەیەکێک لەوانەیە کە باست کرد یعنی دەکرێت ئەمە بێتە بابەتێک بەرگەیەک بۆ داهاتوو بۆ بەرنامەی داهاتوو بۆ کاری داهاتوو ینی وردە تۆ شتەکان کاتێک کە بینەر تۆ بە ملکی خۆی دەزانێت پێشنیارت بۆ دەکات تۆ هەوڵ دەدەی ئەم پێشنیارانە بکەیتە بەرگەیەک بەشێک بابەتێک لەنێو بەرنمەکان و پێشکەشی بینەری بکەیتەوە چونکە دوجار بەرنامە بەدڵی چێ دەبێت بۆ بینەرە ئەوەیە نهێنی سەرکەوتنی هەر بەرنمەیەک خودی بینەرەکەیە بجۆ سەروی بابەتی هەر کێ مۆسیەکە مەهەبت هەر کەم تەرخەمیەکە هەمە هەبت مە بەحث نەکردوی بەرنامەیدا المەبوورن بێگومان هەشمان بووە ینی ئەمەش ئینسانی مەبەستەمەژی چییە ئەفشەوە مەسەن ئەم داخوازە لێبورینێتکین و هەر کێ مۆسیەکە مەهەبیانژی تشتێکی خەڵات مەکە مەخوش بن معفوکن چونکی خودی ڕحمە خودی عبدت خو عفوت کرد هەموو ئەفشەوە ئەمدی بەحسا لێ خۆشببینێ و عفوکردنەوە ناوبینە عبدۆداکەین بەخشندەیی لێ خۆشبوونەوە ناوبینە کەسەدا تایبەتیشی کۆ هەکە خودی حەز کرد سبحی جەژنە یەکەم ڕۆژە جەژنە ڕەمەزانێت ئەفسەڵدا ئەڤرو خلاص ئەڤرو دوماهی ڕۆژە ڕەمەزانەیە کو سبحی دەبێتە جەژن یعنی ئەفشە پاشی وە دوماهیکە جەژنێ ئەم چاو بکەن سبەی ینی ئێسمە لە ڕۆژێکی نوێداین ئێمە لە سێم ڕۆژداین لە دوای سعات 12 ئیدی کاتەکە خلاص مەقسەدەمە کودبتە سبحی جەژن مەقسەدەمە ئەوەیە کو جەژنێ ئەم چاو بکینە وێستگەهێک ji بووی لێ خۆشببینێ و بەخشندەیە و یاڵایەک و دو عفوکین دەستەیەک و دوو بگرین و خلاص هەر خەلەتێکەوە مەل بەرامبەری و دوو کرد ئەف شەوە خودی حەز کردی بابەتێمە ئەوە بێت نەتو بکێ تەمبەلی یاڵات ماڵ ڕابڕین نەخوارێ کیم کێ دلێ کابراەک هەبیت گوت هەر کەسێکی من بریندار کرد بلا پلاستەرێکی دلێ خوب بابەتەمە ئەوە خودی حەز کرد بابەتێمە ئەوە بچام لێک و دوو ببورین هەم ئەف شەوە خێراتنا مامۆستای ئاینی ئەشەوە بکەین کۆدێ في بابەتی چاوە بەحەز کرد کە چاوە هاتیە بەحەز کردن ناوە قورآن پیرۆز و فەرمودێت پێغەمبەری صلوات خودی سەرمە یا الله مامۆستا شاد گەڵا علیکم السلام ورحمة الله وبركاته بخير بما مامۆستا یا خوا بەخێر مامۆستا شاد گەڵاڵی یا خوا بەخێر مامۆستای ئاینی و ئەندامی مەکتەبی تەنفیزیەتی زانایان بەخێر بێ مامۆستا شاد گەڵاڵی زۆر سپاس خودی ڕەمەزان قبیل کردبێت یا ڕەبی خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵەکە الله و ئەوەی جەنابیشتان عیبادەتە چونکە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ دەفەرموێ دوو چاو هەنە ئاگر نایان سووتێنێ یەکەمیان لەو چاوانە ئەوەیە کە لە پێناوی خوادا حراست دەگری ئێستا ئەوەی ئێوە شەونخۆنی و حراستە و چاوێکیش کە لە ترسی خوای بگریە و ئێوە ئەوەشتان ئینشاء الله دەگرێتەوە کە چاوێک لە ترسی خوای دەگریە چونکە ئێوە زۆر چاوتان لە ترسی خوا گریان لەو بەرنمەیە بە پێشکەشکردنی بابەتەکانی ئاینی و ئەو سرودە خۆشانە و مەدح و سەنای پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بەرنامەکان بەدڵ بوو زۆرم بەدڵ بوو بەس ئەو پارچە ئاەتانەی ئەو ئاەتە قورئانیانەی کە قورئان خوێنە بە ڕێزەکان دەیان خوێند و جەنابیشت بە دەنگەکەی وەچی ئەوی تۆمارەی کە کردیتت حقیقەتەن یعنی زۆر بەتامە لێت نەشێرمەوە کە ئەتوو دەنجی توم گوێ لێ دەبی تەفسیری قورئانی دەکەی ترس و دەهشەتێک ئەکەویتە ناو دڵم یعنی مەبەستەکەەوە ئیمانەکە زیاترە بیت چکە دەنگەکەت بەڕاستی زۆر لێ هاتووە ئەوە فەزلی خوای ئەو دەنگە بەڕاستی بخۆم دروست نەکرد ڕەنگەوە کاری ینی تەکنیکی و هوەری پەرم پێدا بێت بەڵام دوجارەوە بەخشێکی خواییە ینی لە ئازایەتی خۆم نییە ئەو دەنگە هەمە هەروەکو چۆن بەخشێک بە تۆ دەدات شتێکی دیکە بەو دەدات ئەوەی کە منیش هەمە دەنگەکەیە ئەوە دەبیتە سەدەقەی جاریە ئینشاءالله بۆ ئومێدەین لۆ جەنابەت لۆ داکو بابەت بەڕێزیش ئەوە ئاشنایەتیم لەگە هەیە کاک شوان کاک شوان بەڵێ ئاشنایەتم لەگە هەیە چەند بەرنمەیەک هاتیمە بەشداریم کردیان لێرانە زۆرماندی بووە بەڕاستی دەستەکانی خۆشببی خوا فەزلی زۆر لەگەوەی کردی هەر دەیبین یەکسە دەکەوتە دڵان بەڵێ محبوبە هەمووتان محبوبن دەستخۆشیش لە ستافەکەی یەکەم و کە دانیشتینە هەمووماندی بوونیان چێشتیە و ئەرچیان کێشایە خۆی گەورە بیان پارێزیش هەیڤ ڕەمەزانە پیرۆزدا مەگەلە دەخوازە ئەفوێ و لێبورینش خدای مازن کرد و ئیشڵال مەبوو بورێت و مەعفو کرد هەر خەلەتێک و مەکری ژیانە خودا
ئەە هەیوە ڕەمەزانی خلاص بله ئەم کەتینەت نۆڤە جەژنێ دە تو بێژی هەموو ڕۆژێک مەمە ئەم جەژنێ داخوازە لێبورینی چاوەشێک و دوو بکەین چاوە داخوازە بەخشندەیە و لێبورینێ لێبوردەیەشێک و دوو بکەین یعنی ئەوژی کارێک پێت بێت یانژی بتنێ جەژنە پیرروزکردنەکێدی ئەمە تو بێژی داخوازە عفوی مەش خەلکی وەرگرت سەرەتا خوای گەورە ئینشاء الله هەموو لایەکمان عەفو دەکا إن شاء الله و یەکێک لە ناوەکانی خوای تەبارەک وتەعالان بریتە لە عەفو واتە لێبوردە مرۆڤ چەندی لێبوردە بێ هەندە گەورەیە کەسایەتیەکەی هەندە گەورەیە مرۆڤ چەندی دڵکراوە بێ و خەڵکی ببووری و لە خەڵکی خۆش ببی ئەوە نیشانەی گەورەی ئەو مرۆڤەیە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ دەفەرموێ لە فەرمودەیەکدا دەفەرموێ صل من قطعك وأعط من حرمك واعف عن من ظلمك ولا تخن من خانك ما شاء الله دەفەرموێ ئەو کەسەی کە هاتو چۆت لەگەڵدا ئەپچڕێنێ تۆ هاتوچۆی لەگەڵدا مەپچڕێنە و ئەو کەسەی کە غەدرت لێ دەکا یان ناحەقیت لەگە دەکا ئەو کەسە تۆ وەکو ئەو مەکە ناحەقی لەگەڵ ئەو مەکە غەدری لێ مەکە و ئەو کەسەی کەوا خیانەتت لێ ئەەکە تۆ خیانەتی لێ مەکە لەبەرچی چونکە لەبەرەوەی جا ئەو کەسەی کە لە کاتی هەبوونیدا یارمەتی تۆی نەداوە ئەو کاتێک کە ئەتو هەبوون بووی تۆ یارمەتی ئەو بدە بەس لێرە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو ئەمر دەفەرموێ یان هەر کەسێک توانی و ئەوانە بی طبعا لێرە فەرمایشتی پێغەمبەری صلی الله علیه و سلم وما ينطق عن الهوى هیچ فەرمایشتێکی پێغەمبەری درودی خوای لەسەر بێ لە هەوای خۆی نییە بەڵکو ئین هو إلا وحی یوحى إلا ئیلهامێکی ئیلاهیە خوای گەورە بە پێغەمبەری بەخشیوە صلی الله عليه وسلم طبعا ئەوە فەرمانی پێغەمبەریە بێگومان جا ئەو کەسێک کە تۆ خراپەی لەگەڵ تۆ کرد تۆش لەگەڵ ئەوی خراپ بووی یا ئەو کەسەی خیانەتی لە تۆ کرد تۆش وەکو ئەو خیانەتت کرد یا ئەو کەسەی هاتوچۆ و پەیوەندی لەگەڵ تۆ پچران تۆش وەکوت پچران ئەو چ جیاوازیەک لە نێوان تۆ ئەودا نامینیتەوە ئێمە هەوڵی ئەوەیە دەین جیاوازیەک هەبی بەڕاستی ئەو جیاوازی دەبی دروستکەین جا جەنابەت باسی دەرفەتت کرد یعنی جەژن بەڕاستی جەژن دەرفەتێکی زۆر زۆر گرینگە بۆ لە یەکتر خۆشبوون بۆ چاوپۆشیکردن لە یەکتری خوای تەبارەک وتەعالە لە قورئانی پیرۆزدا دەفەرموێ وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين دەفەرمێ ئێوە چێبڕچێ بکەن واتە مسابقە بکەن بۆچی بۆ لێبوردنێکی پەروەردگارتان و بۆ بەدەستهێنانی لێبوردنێکی پەروەردگارتان و بۆ بەدەستهێنانی بەهەشتانێک کەوا پانتایی و فراوانیەکانی بە ئەندازەی ئاسمان و زەویە بۆچی ئامادەکراوە أعدت للمتقين ئامادەکراوە بۆ پارێزگاران پارێزگاران ئەوانەی سنووری خوا ئەپارێزن پارێزگاران چێن خوای گەورە فەرمێ الذين ينفقون في السراء والضراء ئەوانن کەوا دەبەخشن لە کاتی خۆشی و ناخۆشیدا لە کاتی هەبوونی و نەبوونیدا والذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ ئەوانن پارێزگاران ئەوانن کەوا ڕق و چینەی خۆیان ئەخۆنەوە والعافين عن الناس ئەوانەش کەوا لە خەڵکی دەبورن ئەوجا بەخشین لە کاتی خۆشی و ناخۆشی لێبوردن و چاوپۆشیکردن لە خراپەی خەڵکی خواردنەوەی ڕق و چینە چییە ئیحسانە چاکەیە بۆیە ئەفەرمێ والله يحب المحسنين خوای گەورە چاکەکارانی خۆش ئەوێ دوای ئەوەی شاعیرێک لە شعرێکیدا دەفەرموێ فەرمێ وعاشر بمعروف وسامح من اعتدى ودافع ولكن بالتي هي أحسن ئەفەرمێ بە باشە و چاکە ژیان بەسەر ببە و ئەو کەسەی کەوا خراپەت لەگەڵ ئەکا سنوورت بەرامبەر ئەبەزێنی لێ ببوورە چاوپۆشی لێ بکە دیفاع و پارێزگاریش لەخۆ بکە بەڵام وەکو چی بەچی یعنی چۆن بالتي هي أحسن بە چاکە ئەتوو وەڵامی ئەو کەسە بدەوە دیسان شاعیرێکی کە دەفەرمێ لە شعرەکەیدا ئەفەرمێ كونوا مع الناس كالشجر يرمونه بالحجر ويرميهم بالثمر ئەفەرمێ لەگەڵ خەڵکدا وەکو دارێکی بەبەر وابن خەڵک ئەو دارە بەبەرە بەردبارانەکە ئەویش بەرهەمەکەی خۆی و بەرووبوومەکەی خۆی پێشکەشی ئەو خەڵکە دەکات جا بۆیە جەژن دەرفەتێکی زۆر زۆر گەورەیە بۆ ئاشبوونەوەمان لە یەکتر ئەوە بەرەکەتی خوای گەورەیە ئینشاء الله
يعني إن شاء الله أو قسانة أو قفتو قويانا مان فرمايشتي خوا وبيغمبري خواي إن شاء الله أو بركتي لما مجلس ولا زور مجلس ديكش هي بيجمان قصي باش قصي باش لهم شوينك هي زجن باشترين درفته بو أجبونوا إما كوملجي كردستان همومان بيوستيمان بأجبونوا لسر آستي نشتيماني لسر آستي كوملايتي لسر آستي خيزان لسر آستي دراوسي لقى دراوسي هفال لقى هفال اما باسكري فلسفه جەژن بوو ینی باسێک بوو لەبارەی جەژن و تێکەڵ چێشکردنی لەگەڵ پرسی لێبوردەی و لێ خۆشبوون و مەسەلەی سیلێ ڕەحم و هەموو ئەو بابەتانە بە کۆمەڵک بەڵگەی جوان لە ئاەت و فەرمودەی شەریف هێناتەوە وە کۆمەڵک شاریشت لەگەڵیدا هێناوە جوان بوو کەواتە جەژن بۆ لە دوای 30 ڕۆژی مانجی ڕەمەزانە لێرە گرنگەکەی چییە کە دوای 30 ڕۆژ لە تاعەت لە عیبادەت شەو نخۆنی هەستانەوە لە شەودا و هەموو ئەم عیبادەتانی کە هەیە تایبەتمەندە بە مانجی ڕەمەزان و لە پاشاندا ڕۆژێک دێ پێی دەگوترێ عید جەژن بێگومان ئێمە طبعا لە ئیسلامدا دوو جەژنمان هەیە جەژنی ڕەمەزان جەژنی قوربان پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرموویتی ئەو دوو جەژنانە جەژنی ئێمەن جەژنی مسلمانان اینجا لێرە ئەو جەژنە لە دوای طبعا جەژنی دیکەشمان هەیە ئەمەوێ ئەو هەڵەیە ڕاستکەمەوە بەڕاستی یعنی جەژنی نیشتیمانیمان هەیە جەژنی نەورۆزمان هەیە جەژنی سەرکەوتنمان هەیە ئەوانە هەمووی جەژنن بەڵام هەندێک کەس هەیە دەڵێ حرامە بڵێ جەژنی نەورۆز باشە یا جەژنی ئازادی یان هەر جەژنی لەبەرچی ینی پێیان دەڵێن ئەمە دوو جەژنمان هەیە وەڵامی ئێمەش ئەوەیە بۆ ئەو برا بەڕێزانە جەژنی ئاینیمان هەیە جەژنی نەتەوەییمان هەیە جەژنی ئاینی طبعا لە دوو جەژن زیاترمان نییە حرامە ئەتو بڵێ سێ جەژنمان هەیە بە ناوی ئاین بەڵام بە ناوی نەتەوە بە ناوی ئازادی بە ناوی سەرکەوتن بەڵام خۆی گەورە لە قورئاندا باسی کردووە ئەوەی کە پێغەمبەر ئیسا عەلەیهی سەلام داوا دەکات کە سفرێک بهێنرێتە خوارەوە لە ناعیدا عیدا بەڵێ کەواتە خۆم ڕۆژەش نە جەژنی قوربان بوو نە ڕەمەزان بەڵام هەر بۆنەیەک بێت پێی دەگوترێ عید بێگومان اینجا پرسیارەکەی جەنابەت بینەوە سەرێ ئایا بۆ جەژن دوای 30 ڕۆژ لەبەر ئەوەی ئێمە لە دوای یعنی لە هەر لە سەرەتای ڕەمەزانەوە ئێمە بەشداری جەماعەتەکانەکەین بەشداری تەراویحەکانەکەین بە ڕۆژی دەبین دەوی خۆمان دەگرین چاوی خۆمان دەپارێزین گوێی خۆمان دەپارێزین دەستی خۆمان دەپارێزین دەبینە دەینە ڕێزی فریشتەکانی خوا ئێمە وەکو فریشتەمان لێ دێت چکە خوای گەورە حەزەکە هەندێک جار بەندەکانی وەکو فریشتە یعنی خۆیان بنوێنن دوای ئەو 30 ڕۆژە کە ئێمە شەو نخوویمان کردیە بەخشینمان کردیە دەستی هەژارانمان گرتیە دەستی نەدارانمان گرتیە لێکدی نێزیک بووینەوە پەیوەندی کۆمەڵایەتیمان بەهێز کردیە لە مزگەوتەکان هەمومان بە یەکتری شاد بووینەوە ئەمە 30 ڕۆژە ئێمە لەسەر ئەم کارە بەردەوامین کەواتە ئەم کارە چییە سەرکەوتنە سەرکەوتنێکی زۆر زۆر گەورەیە چونکە لەو ڕۆژەدا جائزەیەکی زۆر زۆر گەورە دەدرێتە ئیمانداران هەروەکو پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکدا فەرموویەتی لە ڕۆژی بەرەبەیانی جەژن مەلائکەتەکانی خوای گەورە دێنە سەرزەوی لەسەر سەری کۆڵانەکان و جادەکان و شوێنەکان ڕائەوەستن لە شوێنە گشتیەکان ئەفەرمێ ئەی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم بڕۆنە ماڵەکانی خوا لەوێن دەرێ کاتێک کە لە نوێژ دێنە دەرەوە خوای گەورە بە گەورەی خۆی لە مەلائکەتەکان ئەپرسی ئەفەرموێ ئەی مەلائکەتەکانم ئەی فریشتەکانم ئایا کرێی ئەو کەسەی کە کارێک بۆ کەسێک دەکا کرێیەکەی چییە؟ فەرمیان ئەی خوای گەورە ئەوەیە ینی کەسێک کە کرێکاری دەکا ئەوەیە حەقەکەی ئەوەیە کرێیەکەی بدرێتێ فەرمووی خوای گەورە فەرمێ دەنا منیش ئەمڕۆ پاداشتی ئومەتی محەممەد ئەدەمەوە ئەوانیش ئەفەرموون پاداشتی ئومەتی محەممەد چییە؟ ئەفەرمی خوای گەورە لێبوردن و لێخۆشببوونی من خوای گەورە لەو ڕۆژەدا بە چاوی ڕەحمەت بە چاوی لێبوردن بە چاوی لێخۆشببوون تەماشای بەندەکانی ئەکە کەواتە ئەوە سەرکەوتنە ئێمە بۆیە جەژن ئەجێڕین چونکە سەرکەوتنە سەرکەوتنە لە چ سەرکەوتنە لەو تاقیکردنەوەیە خۆ ئەگە بینە سەڕاستی ئایا مەسەنەن مەیم پرسیار دەکەین ئایا ڕۆژی گرتن خۆشە بێگومان خۆش نییە بۆ چونکە تۆ لە بەیانیەوە تا ئێوەرە هیچ ناخۆی هیچ ناخۆیەوە خۆش نییە خوای گەورە ئەوەی کردیە بە تاقیکردنەوە بۆ من و تۆ بزانین ئایا ئێمە بە قسەی خوای گەورە بە فەرمودەی خوای گەورە بە فەرمانی خوای گەورە ڕازینە ئەو ناخۆشی تەحمل بکەین یاننا باران یا بەردەوامە یەکەم شەبە وسە باران یعنی شەوێت دی وسە بارانباری بەسە گەلە بقواتە شڵۆ بارانە ڕەحمی و خێر و بەرەکەتە بێت مامۆستاز vegər سەر لێبوردەیی و عەفوێ ئەوە تە بەحث دەیکردی ڕەنگی ئەو قسانە هی نەبێت
حەقی مرۆڤی بخۆت مرۆڤ عەفو کرد ئێک مرۆڤی بریندار کرد مرۆڤی عەفو کرد ئێک سەر مرۆڤی باوت مرۆڤی عەفو کرد جارێ هەڤێوە گرنگە چاوە ئەم خۆ فێرکینە هەندێ ئەم لێ بوردە بین یانێ سڕێک هەیە مرۆڤ گاتەوێ بهێن فرەهیە یان چ وەختێکی ئەم حەقی خۆ خۆش نەبین چونکی ئەو ژینەوە معقولە هەر کەسێک ها زۆڵم مرۆڤی کرد مرۆڤ بێژدی ئەڵڵا تو عەفو هەر کەسێک هات حەقی مرۆڤی خوارد مرۆڤ بێژدی ئەڵڵا تو عەفو بێگومان لێبوردن ئاسان نییە لێبوردن کارێکی زۆر زۆر زەحمەتە کەسێک کە زوڵمی لە تو کردی تۆ لێی ببووری یعنی یان کەسێک کە مافی توی خواردبی تۆ لێی ببووری کەسێک خراپەی لەگەڵ تو کردی تۆ لێی ببووری ئەوە زۆر زۆر ئاسان نییە زەحمەتە قورسە بێگومان بەڵام لە هەمان کاتدا خوای گەورە کردوویەتی بە ئیمتیحان بە تاقیکردنەوە بزانی ئاخۆ بەندەکانی لەو تاقیکردنەوەیش دەرەچن یاننا هەر لەبەرەوەشە کە فەزل و خێری هەیە چونکە شتێکی زەحمەتە بێگومان زەحمەتە جا لێرەدا مەسەلەن ئێمە ئەتوانین بە چ وا لە خۆمان بکەین کە لێبور دەبین بەوەی دەتوانین وا لە خۆمان بکەین یەکەم بیر لە لێبوردنی خوای گەورە بکەینەوە ئەو بەندانە ئەو عەبدانە ئەو هەموو گوناهانە دەکەن بە ئەندازەی یەکچیای دەستنەوە خزمەت خوای گەورە خوای گەورە لە ڕۆژی قیامەتێدا بانجی ئەکا ئەفەرمێ ئەی عەبدی من تۆ لە دنیادا ئەو گوناهت کرد ئەو گوناهت کرد ئەو تاوانت کرد ئەو تاوانت کرد ئەوە ئەمڕۆ لە پێش بەندەکانی خۆم عیب و عارت دەپارێزم و لێت خۆش دەبم ئاگام لێ بوو کە فلانە گوناحت کرد خوای گەورە لێبوردەیە بۆیە ئێمە کە ئێمە دەڵێین خوامان خۆش دەوێ دەڵێین شوێنکەوتوی پێغەمبەری صلی الله علیه وسلم نابی ببینە شوێنکەوتوی شەیطان چونکە نابی بەجوێی ئەو بکەین خوا فەرمێ ئین الشەیطان لەکم عەدوو فاتخذوه عەدووە بێگومان شەیطان دوژمنێکی سەرسەختی ئێوەیە ئێوەش بە دوژمنی بزانن جا یعنی کڕۆکی وەڵامی پرسیاری جەنابەت چییە ئایا کو وامان لێدێ باشە بە ئیمان وامان لێدێ بە باوەڕیەکی پتە وامان لێدێ بەوەی وامان لێدێ کە ئێمە بیر لە قیامەت و داهاتووی خۆمان بکەینەوە بیر لە ئایندەی خۆمان بکەین چکە دنیا هیچ نییە دەڕوا دەمرین بەڕێزم مامۆستا شوبان ئێمە لە دنیادا ئەگەر بۆ ئێکتر چاک نەبین لە قیامەتدا تۆ چ سوودی منت هەیە من چ سوودم بۆ تۆ هەیە کە ڕۆیشتین ئێستامە دوو کەس ئەبین لە دنیادا زۆر لە گەیەکدی خراپن دوو برا دوو دراوسێ هەر سەر بێ هاوڕێ دنیایدا مەسەلەن کابراێک دەبێت ما فلان کەسی چ فایدە لمەکردە بۆچی ئەس گەلیە باش بم فلان کەسی کەنگی ئاخفنەکە خۆشگەل مکردە بۆچی ئەس بچم جەژنەوەی پیرۆستکەم ئەوە دنیایدا یعنی هەکە ئەم گەلێک خراپین ئەت ئاخرەتێدا ئەم فایدەی کودو ناکەین مەبەستی من لەو قسەیە چییە مەبەستی من لەوەیە زۆر کەس هەیە مەسەلەن ئەبینی کەسایەتیە باشە ڕێک و پێکە کەسێکی یعنی کەسایەتی بەرزە سود و قازانجی زۆری لە خەڵکی هەیە کەس نایخوێنیتەوە کەس حیسابی لۆ ناکە لە دنیادا لەگەڵی باش نینە هەڵس و کەوتیان باش نییە باشە کە دەمرن فرمێشی لۆ هەڵەڕێژن دوای یعنی مردی پەرستین بەڕاستی یعنی ئێمە مردی پەرستین شینجێڕی دوای مردین هەتا لە ژیاندای ئەو مرۆڤە بۆ لەگەڵی باش نەبین لەگەڵی چاک نەبین ئەجینا لە قیامەتدا لە ئاخیرەتدا یەک کردەوەی من سوودی نییە بۆ تو یەک کردەوەی تۆ سوودی نییە بۆ من هەمووی كل نفس بما كسبت رهينة هەر کەسەی بەکەلچی خۆی دێ کەس بەکەلچی کەسی دیکە نایە يوم يفر المرء من أخيه وصاحبته وبنيه لكل امرئ منهم يومئذ شأن يغنيه هەموو کەس لە بە هەموو کەسەکی هەڵدێ کوڕ لە بە داچی هەڵدێ داک لە بە کوڕی هەڵدێ باب لەبەر کوڕی هەڵدێ کوڕ لە بە بابی هەڵدێ هاوڕێ لەبەر هاوڕێ هەڵدێ مەبەستم لێرە مامۆستا ئەوە بوو ئەگەر لەگەر یەکتی خراپبین مەسەلەن جەژنە پیرۆزە لەگە یەکدی نەکەین عیبادەتمان قبول نییە مەبەستم لێرە ئەوە بوو عیبادەتمان قبوڵە بەڵام گوناهبارین یعنی گوناهبارین تاوانبارین پێویستە تەوبە بکەین بگەڕین لە فەرمودەیەکدا ئەوە هەیە کە ئەگەر سێ ڕۆژ لەگەڵ ینی قسە نەکات خدا دوعاکانی قبول ناکات ئەوە ڕاستە فەرمودەی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەفەرموێ لا يجوز لمسلم أن يهجر أخاه المسلم فوق ثلاث پێغەمبەرمان فەرموێ بۆ مسلمان دروست نییە واز لە برای خۆی بێنی ئی مسلمان قسەی لەگە نەکا گفتوگۆی لەگە بپچرێنێ لە سێ ڕۆژ زیاتر على الأقل سەلامەکە بە هەبی دەزانن لێبوردن چەند گەورەیە دەزانن چ پاداشتێکی هەیە چ ئەجرێکی هەیە لە لای خوای تەبارەک و تەعالا ئەزانن ئەو کەسەی کەوا دەست پێشخەریش ئەکا دەست پێشخەریش ئەکا لە ئاشبوونەوە لە پێکهاتنەوە لە چاوپۆشی ئەجر و پاداشتی ئەو زیاترە باشە کەواتە لێرە پرسێکی دیکە هەیە مامۆستا زۆر جار دەبینین برادران و دۆستان حاڵەتێکی وا هەیە کە
بۆ نمونە من ژوان لە من پێکەوە ئێمە ئادزێک لە بینمانەیە خوا بۆ ڕۆژە نەکات ئەم لە تو ئادز نام قەت ئیدی مەسەلەن ئەو دێت داوای لێبوردن لە من دەکات دەوێت فەزل و خێرەکەی پێ ببڕێت بەڵام من قبولی ناکەم ئەو وا هەست بکات کە عزەتی نەفسی شکێنراوە یان وا هەست بکات ئەو ئەرکەی لەسەری بووە ئەو خێرەی خۆی وەرگرتووە بەڵام من گوناحبارم تێدا کە نەچوومە لەگەڵی ئاش بمەوە بێگومان دوای ئەوەش هەر لە مناسبەی قسەی جەنابەت یعنی ئەڵێ الکەلام یەجر الکەلام قسەی ڕاشێش وانە یعنی ئێمەش دەبی مەسەلەن وەکو تاک من هەڵبستم بەوەی کە ئاشنایەتی ئاشبوونەوە لە نێوان جەنابەت و لە نێوان کاکشوان دروستکەم چونکە لە پێغەمبەریان پرسی صلى الله عليه وسلم أي الأعمال خير يا رسول الله قال إصلاح ذات البين چ کار و کردەوەیەک لە هەموو کار و کردەوەیەک خێری زیاترە فەرمووی چاکردنی نێوانی دوو کەس چاکە حتا تەماشاکە درۆ بە نەسی قورئان حرامە وانە ويل يومئذ للمكذبين وایە یان پێغەمبەر فەرموویتی ئینسانی مسلمان نابی درۆزن بێ حاشا لە ئێوەی بەڕێز خۆشەویست وایە بەڵام هەر ئەو درۆیەیە کە کۆمەلگات دەینیتە هەژان کە شیرازەی کۆمەلگات تێکەدا کە متمانە لە نێوان تاکەکانی کۆمەلگادان ناهێڵێ هەر ئەو درۆیە لەو حاڵەتەدا ڕێگەی پێدرایە واتە جەناب و کاکشوان لە یەکتری ترازاون ئاشنایەتی و نەمایە لێک حادزن دڵ و لێک دیشکایە ئەگەر ئەمن بێم درۆیەکی مەسلحەتش لە لای تو بکەم بڵێم کاکشوان دەیگۆ فلان ئەو هایە و ئەوە ئینسانێکی چاکە و من ڕێز و تەقدیرم بۆ ئەوی هەیە و خۆشم دەوێ و نەک بێم کە ئەو قسەی کردیە دقی قسەکەی کە دژی توە قسەکە بێم دقی قسەکەی لۆ و بجێرمەوە بڵێم کاکشوان ئەو های دەکرد و ئەو های دەکرد ئەو های دەگۆ بە دژیت و ئەمن زیاتر ئەتوو بکەمە دژی ئەوی جا ئەو درۆی مەسلحەتە لە ئاشکردنەوەی بینی دوو کەس یا دوو عەشیرەت یا دوو هۆز ئەوە بەڕاستی زۆر خێریشە نەک هەر گوناحە خێریشە جا ئەگەر تۆ مەسەلەن ئەمن هاتمەگنە تو ئەمنت قبول نەکردم لە کاتەچیدا مەسەلەن من داوای لێبوردنم لە تو کرد بێگومان گوناهباری کە قبول مناکەی Ez biçimet nav cejnê da zêdetir çinkî ez barkim lêbûrde ya hemiyo zêdetir tête behezkirin nav cejnê da ye. Heke min mişkîlekit gelekî hebet. Hema ez bez biçim cejna pîrozê lê bikim û xudê qebîl kit û her axifneka wisa ez bijim yan jî her xeletiyeka me derheqîte da kir bet me efû ke. Dirist e? Gerdan azayiyeke, gerdaname azake bû hemiyê tê te qebîl kirin yan tinê me besta min ew axiftin ew cejna pîrozkirine ye. ئێمە دوو شتمان هەیە عفومان هەیە ئیستیغفارمان هەیە فەرق چێ لە بینی عفو و ئیستیغفار عفو ئەوەیە خوای گەورە کە لێت دەبورێ ڕەشیش دەکاتەوە یعنی کردەوەیەکی خراپت کردیە کە ئەڵی خوددایە عفوم کە عفو ئەوەیە خوای گەورە کە عفوت دەکا لێت دەبورێ هەم لێت دەبورێ هەم لە دەفتەری کردەوەکانیش ڕەشەکاتەوە بەڵام ئیستیغفار ئەوها نییە ئیستیغفار ئەو هایە کە خوای گەورە لێت دەبورێ بەس ئیمکانن لە دەفتەری ئەعمالت ڕەش نەکاتەوە ئێمە دەبی کە دەڵێین عفو دەبێت لە دڵیشدا ڕەشکەینەوە ڕابردوو وەلانەین تەواو لە یادیکەین بە تەواوی لە یادی بکەین ئەو ڕقوچینە لە ناو دڵی خۆماندا ببینە دەرێ کە گوتمانە کەسێک تۆ عفوی عفومان کردی من لە تۆم بوری چاوپۆشیم لە تو کرد پێویستە بەر لەوەی ئەو بڕیارە بدەین بە تەواوی لە ناو دڵی خۆماندا بڕیار بدەین تەواو دڵی خۆمان پاک بکەینەوە ئەوها باشترە ئەجینا ئەگەر هەر نەبوون توانای ئەوەت نەبوو کە ئەتوو دڵی خۆت بە تەواوی پاک بکەیەوە لە من ببووری لێم ڕەشکەیەوە ڕابردووەکە ڕەشکەیەوە چاوپۆشی لێ بکەین قەیدی ناکە سەرپێیش سەلامەکەم لێ بکە جەژنە پیرۆزانەکەم لێ بکە زۆر باش مامۆستا بابەتێکی دیکە زۆر قوڵ دەبینێنەوە ئەو بابەتە چکە ئێستا ڕەنگە بینەران تەمەشامان بکەن بڵێ ئێوە تەنیا باسی دوو کەسی باش دەکەن کە کێشەیە کەوتوتە نێوانیان بەڵام جاری وا هەیە کەسێک هەوڵی داوەکە لەگەڵ کەسێکی دیکە قسەی نەبێت لەو حاڵەتەی کە قسەی نییە ینی فیتنە کەمتر بۆتەوە تێدەگەی لەمە بەستەکەم ینی ئەگەر بێت و من لەگەڵ فلان کەس هەوڵ دەم دوور بم زیاتر لە پێناو ئەوەی کە گوناهبار نەبم یان تووشی فیتنەیەک نەبم تووشی کێشەیەک نەبم ئەو حاڵەتە تەواوە کە من بە هیچ شێوەیەک نەمەوێت مەرحەبا و چاک و چۆنی و سڵاوم لەگەڵی هەبێت یاخود شێوازەکی دیکە هەیە کە بگیرێتە بەر ئەمن پێشەکی بە وەڵامێکت دەمەوە یەکەم ئەم پرسیارەکەم هەیە لە تەواوی کۆمەلگا باشە بۆ ئێمەی کۆمەلگا بتوانین بە دەکەس یعنی بتوانین بە یەک کەس دەکەس خراپ بکەین یعنی ئەتوانین یەک کەس ئەتوانی دەکەسی خراپ بکە
بەڵام بە دەکەس یعنی بە دەکەس ناتوانین یەک خراپی ئینسانی خراپ چاپ بکەین ئەوە بڵێ هۆکاریەوە خراپە گوناه تەبیعەتی وایە دائیمەن زۆرترین ڕێژە پیس دەکە هەر لەسەرەوە ئەساسی یەک جامە ئاوی پاک پێتە یعنی یەک جامە ئاوی پاکت پێ یەک گەردی ئەوەندە ناشرین لیتەی تێ دەکەی هەمووی پیس دەکات تەبیعەتی خراپەوە بێگومان بەڵام لە هەمان کاتیشدا ئەگەر زانیت ئەو کەسەی کەوا ئەتوو لەگەڵت بینت نەمایە قسە و گفتوگۆت نەمایە ئەگەر 100% دڵنیابی کردنی جێرانەوەی گفتوگۆ لەگە ئەو کەسە پەیوەندیکردن لەگە ئەو کەسە تونند و تۆڵکردنی پەیوەندی لەگە ئەو کەسە قوڵبوونەوە لەگە ئەو کەسە زەرەری زیاترە و فتنەی لێ دروستەبی ئەو ئاشبوونەوە نەبی باشترە تەنها یەکشت باشتە هەبی ئەویش ئەوەیە یعنی ئینسان دەبی ڕەچاوی کەسایەتی خۆی بکە مەسەلەن لۆ نمونە بۆ نمونە مامۆستایەکی ئاینی مەونیە لەگەڵ تەمەن گەنجێکی هەرزەکاری تەمەن 15 ساڵان ئەمن دەبی لۆ خۆم پێم عیبی بڵێن مامۆستا فڵان خۆی دەفلانی ناگەینی باشە هەر لۆ بەرچاوی خەڵکو لە بەخاتری کەسایەتی خۆم هەرنە لە بەسیلێ ڕەحمەکە لە بەسیلێ ڕەحمەکە یعنی سەلام و مەرحەبایەکە با هەبی بەڵام مەرز نییە تو پەیوەندی تێکەڵبوون و هەڵسوکەوت و هات چۆ ئەوانە هەمە مامۆستا یەکێکی مەسەلەن حەقێکی خوارێ و غەدرۆ لێکردی حتا گەشتە ڕەنگە چزانم خودێ نەکرد قەتل و مشکلە دیالەکەت مۆزن پشتێنگە دومایکێ دەتوبە کرد چ داخوازە لێبوری نێشووی کەسی کە تەوێ حەقی واتی خوارن بەس ئەو کەسە گەلەکەم وات دلیدە عفو نەکرد بێشتی هەرەگەردانەتە ناوازە و ئەستا عفو ناکەم وی وەختی ئەوێ هاتی داخوازە ئەفوێ و گەردەن ئازاییە کری گوناه دل سەر ڕابط یانژی هەرچە هەیە بێت بکرد حتا عفو کرد و ئەوێدی چاوە مەسەلەن گوناه سەر ئەگەر کەسەدی عفو نەکرد ئەگەر مافی ئەو کەسەی خواردبی بۆ نمونە من مافی تۆم خواردیە حەقی تۆم خواردیە ماڵی تۆم داگیر کردیە پێشەچی بەر لەوەی کە داوای عفوت لێ بکەم دەبی مافەکەت بدەمەوە بەو داوای لێبوردنکردە کە ئەتو لەو مافەی ئەمن عفو ناکەی بە داوای لێبوردنەچی ئەو مافەی تو لەسەر من لا ناکەی ئەو گوناهی تو لەسەر من لا ناکەوی بەڵکو دەبی ئەمن ئەگەر طبعا گوناه دوو جۆرە معنەویش هەیە مادیش هەیە وانە لەلایانی مادی یعنی لەلایانی معنەوی بی ئەگەر کرایە یان هەڵس و کەوتێکی خراپ کرایە ئەوە شتێکە بەڵام مەسەلەن داگیرکردنی پارچە ئاردێکی تو یان داگیرکردنی پارەی تو یا سامانی تو یان من تومتوشی زەرەرەکی مادی کردیە بە هەر جۆرێک لە جۆرەکان بی ئەمن دەبی ئەوە سەرەتا بێم قەرەبووی تو بکەمەوە ئەو جا من داوای عفو لە تو بکەم ئەگەر کەسەکە عفوی نەکرد ئەو کەسە گەر عفوی نەکرد ئەوەی غەدری لێ کرا برێک وڵڵی من عفود ناکەم نازانم ئەو دنیاش خراب بی یان مافی خۆیتی ئەوە یەکەم دڵەکەی زۆر زۆر ڕقە بەڵام لە هەمان کاتیشدا مەسەلەن حەقی هەیە داوای مافی خۆی بکە حەقی هەیە داوای مافی خۆی بکە و مافەکەی بدرێتەوە ئەگەر عفوی نەکرد وڵا ئەو حەقا ئەو مافە لەسەری ئەمینیتەوە لە ڕۆژی قیامەتێ و خوای گەورە ئەبیتە حەکەم لە بینی ئەو دوو کەسانە ویش لە خودشتە ڕۆزیت مە بەستشم ئەو بوو ئەگەر لێرە ئەگەر حەقی یەکەکەت خوارد یان عفوی نەکردی لە ڕۆژی قیامەتێ ئەو محکەمەی گەورەیەک لا دەکات چ لەوە ناخۆشتر نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی زۆربەی زۆری عەبدەکان لە ڕۆژی قیامەتێدا کە تووشی گرفتە بن تووشی سزا ئەبن ئەوانە کە حەق و ناسیان لەسەر یعنی مافی بەڵێ ئەها فەرمێ يعني لبيغمبريان بيغمبر صلى الله عليه وسلم فرمي أتدرون من المفلس من أمتي دزانن دز بطال مفلس زرر من تشي لأمتي من فرميان الله ورسوله أعلم قال المفلس من أمتي من جاء بصلاة وصيام وحج وصدقة يا الله بلى فقد شتم هذا وكسر الرأس هذا وأكل مال هذا هاتي تجيني بفلان كسيدايا ماڵی فلانی خواردیە ماڵی فلانی داگیر کردیە غەدری لە فلانی کردیە ئەوە هەموو چاکەکانی ئەو کەسەی کە غەدرەکەی کردیە لۆ ئەو یەچن لۆ یەچن هەموو دەستنا سەر چاکەکانی ئەو ینی دادگای خوا هەموو شتێک یەکلا دەکاتەوە کە باشترین شت ئەوەیە ئەمە لە دنیاە ئەمە یەکلایکی بڵێ ئەو ئەگەرنا لە دادگای خوا ینی هەندێک شت هەیە گەیشتینە کۆتایی لەگەڵ مامۆستا پێش ئەوی کە بەتەواوی کۆتایی پێبینم بابەتێکم بیرکەوتەوە کە زۆر کاریگەری هەبوو پێم وابێ بانخواست ئەمڕۆ خالیدا ینی باسی ئەوە دەکات کە کەسێک حەقی کەسێکی خوارد و بەڵام عەقدێکی نووسراویان لە بین نەبووە کابرای کە حەقەکەی خواردووە ئیدی استیغلالی وەزعەکەی کردووە کابرای حەق خوراویش داوای حەقەکەی خۆی کردوەوە بەڵام هەر نەیداوتێ ئەو کاتێک کە لەسەر مەرگ بووە وەسەتی کردووە وتی جەنازەکەم بەردەم دوکانی کابرادا بن شوێنی ئەو کابرایی کە حەقەکەی لێ خواردووە
ئەو نامەیەش ئەو بابی کاتەوە کە کاتێک نامەکە دەکاتەوە جەنازەکەی بێودا ڕەت دەبێ دەڵێ ئەوە من مردم لەوێ چاوەڕێ دەکەم لای دادگای خۆ لەوێ چاوەڕێت دەکەم دەوەرە لەوێ یەک لای بکەوە بەڵێ بێگومان ئەوە کارە ساتنی هەڵی بیستومە چەندمان مایە دەمێمە خلاص دیێت ئەنی دوسێ لەقەمان نەمەیە دەتەوێت قسەی والله شتێکم هەبوو فەرموو طبعا بەر لەوەی کە لەسەر ئیزنی برادران دوو دەقەیەک بەڵێ یەکەم داوا ئەەکەم کە ئێمە باسی عفومان کرد داوا ئەەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە لێبوردنێک بۆ ئەو کەسانی کە زیندانینە لێبوردنشیان ئەوەی مادەیان خەفیفە یا حکم درایە مەسەرەن سڵحیان کردیە ئەوانە عفۆکی گشتیان لۆ دەربکرێت و بە بۆنەی ئەو جژنەی چکە ئێمە باسی عفومان کرد ئەوە یەک دوو داوا ئەەکەم لە مسلمانان لە ڕۆژی جەژن ڕەچاوی چەند خاڵێک بکەن یەک ڕەچاوی ئەوە بکەن بەیانیان کە بەشداری نوێژی جەژن بکەن و هەروەها لە مزگەوت نەڕۆن هەتا وتارەکە تەواوەبی بەشداری بکەن لە جەژنە پیرۆزانەی گشتی و کاتێک کە دەیانەوێ بچنە ماڵە دراوسەکان و خزمان لۆ جەژنە پیرۆزانە دەم و دەست دەگەت تۆز و تڵوعی بەیانی نەسن نانەچی بخۆن وایە دوو داوا دەکەم کە دەسن بۆ جەژنانە لۆ ماڵە یەتیمەکان منداڵی خۆت دەگەدایە لە پێش ئەو منداڵە یەتیمەی هەوڵ نەدەی زیاتر گرنگی بە منداڵەکەی خۆت بدەیت گرنگی زیاتر بە منداڵە یەتیمەکە بدرێت ئینشاءالله خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو زۆر بەڕێز ڕەمەزانە قەبیل کە تو جەژن ئینشاءالله و دەخوازەکەش هەمی بینە ڕۆژ ئەبێت ئەم نیاسین و ئەم نەنیاسین کێماسیەک هەت کە سرودەکە پێشکەش کرا ئەگەرنا پێشکەشکەمیش بڕگژی دەی باش کێماسیەک مەکرد کەم تەرخەمیەک مەکرد مە عفوکێنی شڵە خودێ مە هەمیە عفوکێت و خودێ خێرەوە هەمیە بنوێست گردنامە ئازاکن هەروەڵا گردنمان ئازاد برا ئەگەر شتەکەم کردی لە ناو بەرنامە قسەکەوانە گردنی ڕۆژگار ئازاد برا گردنامە ئازاکە مەریەم سێ برا سرودەکە پێشکەشکین سرودەکە تایبەت سرودەکە بادێنی الله خەر بادینی یاڵڵا فەرق نینە توی باب فاطمه تو خوشیا و جینه هر توی باب فاطمه تو خوشیا و جینه خودت مبگاهینه دادر باز بین و جینه خودت مبگاهینه دادر باز بین و جینه كش غربتي تمهدي أمتي مرز كش غربتي شافعي كونه بارا للرجا قيامتي شافعي كونه بارا للرجا قيامتي هرتوي باب فاطمة تخوش يا بجيني هرتوي باب فاطمة تخوش يا وجيني خودت مبقاهيني دادر باز بين وجيني خودت مبقاهيني دادر باز بين وجيني
البشر ورنا طريقة معتبر مشغول بذكر وطاعتي ثم مرزقار كاج غربتي شافعي قناه برا للرجاء قيامتي أقار دور بمركاتا بمحروم بمديتناتا أقار دور بمركاتا بمحروم بمديتناتا قد نابين منوراتا رورشم دف خلقيتا قد نابين منوراتا رورشم دف خلقيتا هرتو يباب فاطمة تخوش يا وجيني هرتو يباب فاطمة تخوش يا وجيني خديت ما بقاهيني ذا درباز بين وجيني خديت ما بقاهيني ذا درباز بين وجيني خديت بخير هاتي صل على محمد ويش الله خدش ترازي ذا الهم لا يا رازبي إن شاء الله بدنا نقهر بمينت يا ربي هر صاغبي بدنا هر مينه او هات اي هر صاغبي وي دست خوش وي خدش ترازي واشتري شتوي لقد زنابت عندنا شتيني يعني اولهم قوريه طبعا ابو ما قوري ما صين دف امن ميوان داري كرام واش لقوري خوت انا والدلخوشي بينيراني شبراستي ك بيش برنامج باسم كرت يعني اوصل كردستان 24 دەسی لە هەموو کەناڵەکانستان بەهیوام ئینشەڵڵا ساڵانی داهاتوو کوردستان بیشتر ذکری کرد ذکری کرد والله ذکری کرا و سار بەهیوام ئینشەڵڵا ساڵانی داهاتوو بە بەرنامەی جیاوازتر بەشتی جوانتر مامۆستایانی ئاینی هەر مامۆستایەکان یعنی نەبەس ڕەمەزان دەبێت هەم بیگۆ بە تو سۆبین ئینشەڵڵا بەس بۆ ساڵە داهاتوو ینی بەرنامەی پاشێف ئینشەڵڵا دەست خۆش بی ئەم بچینە پاکێجێکمان هەیە بەس دیکیڤەچین نزۆ دیکیڤەچین دەباسێ حوزە چێوە دەچین چێوە دەچین لەگەڵەوەی بابزانین چییە لەگەڵەوەی هاوڵاتیان بە گرم و گۆڕیەوە خۆیان بۆ هاتنی جەژن و بۆنەکان ئامادە دەکەنەوە مۆزۆ جەژنە بەڵام ئاماژە بەوە دەکەن هێشتا ساڵانی کۆن تێژی زیاتریان لە بۆنەوە جەژنەکان بینیوە ها بن لەیلوکان و چان بە بن لەیلوکان دەگۆ دەنگ و زانی دەفمە هیسک هەبین دەفەربینە ماتۆڕە هەبین ینی شتێک هەبووە لە لای مە دەمانگۆ بن لەیلوکان وانە ئەوە باو بوو چ هەبوو دەفمە هەبی مەسەلەن هات بنێلوکە ئەوانە بوون ها دیکە جۆلانەیە بەداری بوو پاسکل هاژوشتن بەکرێت هەر دەفمەژی بەس هێدی وێجا ئەو نەموان ئەمە هەر نەمۆن ئێسک هەبین سواربینە ماتۆڕ ئەوزەناو هەموو تەپ و تۆز و خۆلە چەند بەتان بوو چەند خۆش بوو هاوڵاتیەک دەڵێت لە ڕابردوو هەر لە یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزان خۆیان بۆ جەژن ئامادە کردووە کە منداڵ بووین هەم مەسەرەن سی خەتمان دەسەر وەرەقەشی دەکرد ئەوە یەک ئەوە دو سیان جرکەکانمان دەیناوە دامان دەنا جرکەکانمان زوو بە تایبەتی کە هەفتێک دەما ینی ئەوها ئێستا ئەو هەیە ئەوەیە گەورە بووینیان ژیان بزانم گۆڕ بچینەوە پاک بە هەندێک شتمان بەبیرنێتەوە خەفەتە فەرمە
جەژن هەر جەژنە ڕۆژ هەر ڕۆژە بەزێ لە کاتەکان لە ئێمە ڕوا بەڵام وەکو جەژن تۆزێ ئەو سال لەلایەنەوە خەڵک دڵی خۆش بوو لە جەژنە ئەگەر ئەوەی پادە پێ وایە بەس جەژنەکەی پێکردایە کێشەی نەبوو بەزێتە سەی دەکەی کابراگەت هەچەنگە دەوڵەمەنگ بێ دوو ئەوگە خواردن نەکرێت دوو ئەوگە شت دەکرێت دوو ئەوگە پارەی هەیە کەچی سەی دەکەی دڵی باش نیە دڵی ڕەحەت نییە هیچ نایزانی کێشە چییە بەڵام خۆیتە جەژنێ و ساوە بووە کە خەڵک حەل لە سەرەتای ڕەمەزانەوە خۆی ئامادەیەکرد بۆ جەژن و خۆی حازر دەکرد و تۆزێ دڵی خۆش بوو وەڵی سێ نازان مەسەلە چییە کە خەڵک دڵی خۆش نییە هەموو شتێکیشی باوەڕێکی هەیە پادێشی هەیە و پادێشی زۆر و وازەکەیشی زۆر باشە کەچی سەی دەکەی لە دڵەوە باش نییە. Spaß bo Kurdistan Jashn Banderog. جەژنێ و ساوە بووە خەڵک دڵی خۆش بوو خەڵک بە دڵێکی فەریعەوە خەڵک پێشوازی لە جەژنەکە زۆر پێشوازیێکی زۆر چاچیان لە جەژنەکرد ئیتر بەڕاستی ماڵ و ماڵەگەڕا خەڵک هەمووی ئەوەی دراوسێ و دراوسێ بە دراوسێ نەبایە خزم و دراوسێ هەمووی ئەگەڕا بەڵام ێسەوە لە تۆ کابرا بە تەلەفۆنێک قسەیەکا دەڵێ کاکە جەژنێ پیرۆز بێتن نێچێت و گەڕانی شتەی دەکەی کەم بۆتەوە وەکو ساڵان نەماوە وەکو سا نەماوە سا خەڵک ماڵ و ماڵەگەڕا جەژنێکی خۆش و دڵێکی خۆش و بەڵام بە بەس باش ئەو قەرەبەڵغیە مۆی ئەنا بۆ حاضرکردنەوە جەژنی ئەوانە سێکی قەرەبەڵغی خۆشە هەر مرۆڤ هەست پێت کرد بەس بۆ ڕاستی تایبەتیش ئەوانەی منداڵان ئەوانەی تەمەنیان گچکەیە ینی خۆشەوە حەقیان پێ دڵیان هەر پێ خۆشە بیرام دێتم خۆمان بخۆ مادەولیژێ کڕین مەدالی هەبین نازان خۆ نە سویزمان هەبوو نەکریلمانە بەس حەزمان لە مەدالیەش بۆ پانتۆریەوەکی پانتۆر و بلوز و زستان بخۆ دنیایکی سادە بوو زۆر خۆش باش ئەو جە یەکەم ڕۆژی مەشتێکلێت خۆرم برەوە مەشتێت و پاکراوە و ددان چیرێ دە یەکەم ڕۆژی جەژن کاتە بدومە وەرەوە ئەمەش زۆر خواردیتمانیانی تۆزیەکەین بابچێنە مۆزۆی کاکە مۆزۆمان ددانە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سەروەر خاسم پزیشکی پسپۆڕی ددان گفتوگۆ دەکەین سەبارەت بە کاریگەریە نەرێنیەکانی خواردنی شیرینی لە جەژندا دکتۆر بەخێرەی سڵاو ڕێست زۆر سپاس بەڕێزی زۆر سپاس لەگەڵ ڕەمەزانێک هیوادارم باش بن وەزعی ددانی کوبوو لەو ڕەمەزانەی شەربەت و پاقلاو لە کاتی بەربانکردنەوە خواردنەشی زۆر دادەندرێت ئیدی حاڵەت تاوەڕێکەکان لە پاش ئیفتار دەست پێ دەکرد ئامادە باشی ئامادە باشی بووین بازار باش بیانی مهمە ساغ و سەلامت بن دکتور مای یعنی ئەبر و ڕۆژە ئەخیری ڕەمەزانەیە دەبێتە سبۆی دەبێتە جەژن یانێ و شرینی تێ نەخوارن جارێ مەد هەیڤەکە زەحمەت دەرباز کرد گەلە شرینی هات نەخوارن و سبۆیژی گەلە شرینی ئەز بارکەم دێ نەخوارن بش زارو کۆ بگرە حتا تو بژی پیرەمێرە ئینشەڵڵا سەحەت هەمیە باش بێت بەس ئەف شرینی هەیە ئەز بارکەم کاریگەریاش هەمیە خراپتر سەردەدانی چێت بمانە ئەم کەنگی دەزانین کاریگەریش سەردەدانێتمە دیارکن یەکسەر یانژی مرۆڕە زەمان بەڵێ سڵاو ڕێز سەرەتا بینەرانی کوردستان بیسار ئەو کاتتان باش زۆر سپاس بۆم دەرفەتە ئێمە باس لە کلۆربوونی دان دەکەین بە شێوەی گشتی بە پێی ئەوەی کە کاتەکان جیاوازە بەڵام ئەوکۆ دەزانن کە کورد زۆر بۆنەی تایبەتی و بۆنەی ئاینی بۆنەی نیشتیمانی هەیە لە کاتی جەژن و ڕەمەزانیش هەردەم سفرە و خوانەکان ڕازاوەترن و بنە ماڵە و خانەوادەکان زیاتر کۆ دەبنەوە ئیدی لە کاتی دانیشتن لەگە دۆست و برادران لەوانەیە ڕێژەشی زیاتر شیرنی و خواردنەکان بەردەست بی و بخورێ ئێمە بۆ کلۆربوونی ددان بۆ تێکشکانی چینەکانی دان سێ فاکتەری زۆر گرنگمان هەیە ئەویش ئەوەیە کە زۆریش تایبەت لە بەکتریامان هەبی و کاتمان هەبی و هەروها
شیرینی یان سەرچاوی وزەمان هەبی کەواتە هەر کاتێک کلۆربوون ڕوودەدا هاوچێشەکە بەو شێوەیە ئەگەر خواردنێک بۆ ماوەکی زۆر لە ناو دەم بمینێتەوە و بە دڵنیاییەوە ناودە و شوێنێکی کراوەیە ڕێژەی زۆر بەکتریای تێدایە هەر هەموو کەسێک ئەگەر بۆ ماوەی زۆر ببینێتەوە بە سەرچاوەکی وزە وەکو شیرنی یان هەر جۆرێک لە خواردەمانیەکان بە تایبەتی ئەوانەی کە یاریدەری کلۆربوونی زیاتر دەدەن ئەوە پرۆسەی کلۆربوون ڕوودەدا وەکو ئەوەی کاتێک لە چ کاتێک دەست پێ دەکا ئەم ژانە دەکرێت بەس باسی زۆر بە خێرایی باس لە چینەکانی دان دەکەین ئێمە لا ددان سێ چینی سەرچیمان هەیە کە بریتێ لە مینای ددان هەر بە زمانی پاراوی کوردی پێی دەڵێن مینای ددان و چینی دوم عاجی ددانە و چینی سێم کڕۆک یان دەمار یان بەشە زندەکەی ناو ددانە ئێمە چینی مینا وەکو شوورەی خانەیەک وایە یان وەکو شووری وڵاتێک وایە وەکو سنوورە پێویستی بە کاتێکی زۆر زۆر بۆ تێکشکانی بۆ نمونە لەوانەیە چەند ساڵێک یان 2 ساڵ لە 6 مانگ زیاتر لەوانێت تا چەند ساڵێک پێویستی بە تێکشکانی مینای ددان بێ ئەو بەکتریایە بەڵام لە ناکاوێک کە چۆ ناو چینی دووەم کە عاجی دانەکەی ئەوە زۆر بە خێرایی چارەخواز هەست بە ساردوگەرمی و ئازار دەکات طبعاً بەداخەوە زۆر جار لە بۆنەکان زۆر جار مەسەرەن لەو کاتانی کە پشووە چ لە شاری هەولێریان لە کوردستانیان لە هەموو عێراق دەبینی کۆمەلگای ئێمە بە شێوازێک کە نۆرینگەکان داخراون ئیتر لە کاتی جەژن و لە کاتی پشوو لە کاتی هەینی دەست بە کلۆر و یان ژانێکی زۆر دەکات ئەوەش مەبەست ئەوەیە کە ئەتوو بتوانی لەو چەند ڕۆژەی بتوانین بەلایانی کەم شیرینەکان ئەگەر خواردیشت بتوانی پاچی ڕابگری وەبی لەو هاوچێشەی کە سەرچاوی وزە لە بەکتریاکەی ڕاگری بۆ نمونە لە دانیشتنێک دەتوانی پاقلاوە یان هەر شیرینیەک دەتوانی بخۆی ئەمە ناتوانانی تداخلی ئەو بابەتەی بکەین ئەوە بلایانی تەندروستی دیکەیە کە پێویست ناکە ئەو جۆرە شیرینیانە بخورێ بەڵام ڕێگری لەوەی بکەین نهێلی ئەو خواردنە زۆر لە ناو دەم بمینێتەوە دکتۆر باسیەوت کریانی ئەگەر لەو چەند ڕۆژە بمێنێتەوە با بڵێن بە بۆنەی جەژن و بۆنەکان نۆرینگەکان داخراون ینی 2 ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژ ئەو پەڕەکەی ینی ماوەی کاریگەربوونی یاخود کارتێکردنی ئەو شیرینی کە لە دەمدا ماوەتەوە تا چەند دەتوانێت حاڵەتی کلۆربوون دروست بکات تا چەند کات ینی بەڵێ هەر جۆرە بەکتریایەک شێواز و پرۆپەرتی و سیفەت و خاصیت تایبەتی خۆی هەیە بەڵام ئەوەی کە پاشماوی خواردن لە ناو دەم بمینێتەوە هەم لە ڕووی بۆن ناڕێکە و بۆنی ناخۆشی هەیە هەمیش سەرچاوەکی وزەی زۆر خراپە لە ئەو بەکتریایە کەوا دەکە کلۆربوونەکە خەیراتر بی لەوانەیە مەسەن ڕێژەکە زیاتر بی ئەوەش یاریدەری پرۆسەکەی بدا کلۆربوون ڕوو بدا شکان ڕوو بدا ئیدی ئەو نەخ چارەخوازە لەوانێت تووشی حاڵتەشی زۆرە ناکاوبی ئەم بجارێت تەرکیزۆم سەر زۆرکۆ بە چونکە ڕەنگە سایتەڕەکردنەوە سەر زۆرکۆ گەلەکاو زەحمەت بدەی کۆبە بە 4 زۆرکۆ هەبێت ڕۆژانە جەژنێتەوە بەڵێ نەشین بێژنێ نەخۆ نەخۆژی دە هەر بزیکی بەخۆ هەر دەخۆن ئەمە بەخۆشمان وەمان کردیە دکتۆر بە هزار دایکم وتی ئەوی مەخۆ بام گوتی هەر خواردیتم بەڵام دوای خواردنەکە چون داک و باب ئاگایان لە منداڵەکانیان بی بە تایبەت لە ڕۆژانی جەژن چون بشتن و نازانم ئیتر وەکو دەزانن لە پاشی پەتای کۆڕۆنا هۆشیاری تەندروستی زیاتر بوو خەڵک زۆر بە گرنگی پێدانێکی زیاتر زۆری غەرغەڕەی تایبەت یا معجونی تایبەت بەکاردێنی دەکرێت ئێمە ئەو پرۆسیدا بەشکەنە سەر دوو بابەت ئەویش پاکردنەوەی میکانیکی و پاکردنەوەیکی کیمیایی پاکردنەوەی میکانیکی بریتە لەوەی کە هیچ پاشماوەی خواردنێک لە ناو دەوی ئەو شخصە نەمینێتەوە یعنی بۆ نمونە ئەگەرە تو فلسەیەک بەبێ معجونیش بەبێ هەویری دانیش بەکاربینی هەر دروستە وەکو ئەوەی کە ئەو پاشماوەیە بتوانانی لای بی کیمیایەکانی شوەک ئەوەیە تۆ هەویرێکی تایبەت بە دژە کلۆربوون یان غەرغەڕێکی تایبەت بەکاربینی دەکرێت دایک و باوکان لە ڕێی هۆشیاری تەندروستی زۆر گرنگی بۆی بدەن بەرنامەی تایبەت یان بکرێتە بابەتێکی خێزانی خۆش ئەگەر دایک و باوکەکە ئیلتزامیان هەبی بە شوشنیدان دەکرێت و کاتە لەگەڵ منداڵەکان پێکۆ دانیان بشۆن وەکو شتێکی وای لێبێ لە پێش چاویان شیرین بکرێت ئەگەر نتوانین ئەمە ڕێ لە منداڵەکان و زارۆکانمان بگرین کە سفرەکان دەستیان لۆ نەبەن و خواردنەکان نەخۆن بەڵام دەتوانین ڕێلەوەی بگرین کە شوونێکی مەزبوط بکەن باشە بابینە سەر ئەوانەی کە هۆلیوود سمایلیان کردووە خۆ پاراستنی ئەوان چۆنە حاڵەتەکەیان جیاوازە لەگەڵ ئەو کەسانی کە ددانی خۆیانە بەڵێ سەرتا باس زیاتر ئاگان لە خۆی چۆن چۆنیە هەروەکو ڕوونکردنەوەیەک لەوە بینەرانی کوردستان 24 کە دەبینین مەسەرەن لە ڕۆژگاری ئەوڕۆ جوانکاریەکان بە شێوەیەکی زۆر زیادی کردیا
یەکەیش ئەوەی کە لە ناو مەسەرەن ترێندا لە ڕۆژگاری ڕووباس لەوەی دەکرێت هۆلی سمایل یان جوانکاری سەرەتا دەتوانین بڵێم کە هۆلی سمایل ستایلێکی جوانیە بۆ دانەکان ئەنجام دەدرێت هەر کەسە هەر چارەخوازێک چەند خاڵێکی لێ هاتە جێ دەتوانانی هۆلی سمایل بکە یان جوانکاری دام بکە ئەوش ئەگەر شێوەی دانەکەی ناڕێک بوو یان قەبارەی دانەکەی ناڕێک بوو یان شێوازی ڕیزبندی دانەکانی ناڕێک بوو ینی شەوتە ڕەنجی دانەکەی بەدڵ نەبوو ئەو کەسە بە پێی پێگەی کۆمەڵایەتی و پیشەی خۆی پێویستی بە گۆڕانکاریەکە ئەو گۆڕانکاریش وە دەکا کە ئەو ددانە هەم لەوانێ پارێزبندی هەمیش لە شێواز و لە کەسی بەرامبەر بە جوانتر بیبینی هیچ ڕێنماییەکی تایبەت نییە بۆ کەسێک کە هۆلی سمایل بکە لە کەسێشتر بۆ نمونە ئەمە کە کاتێک هۆلی سمایل بۆ کەسەی دەکەین تەنها ڕێنمای ئەوەی دەکەین وەکو هەر خەڵکێکی ئاسایی 3 مانگ یان 6 مانگ جارێک سەردانی نۆڕینکەی بکە و دانەکان بە پاچی ڕابگری هەر ئەوەیە لەنی حاڵەتەجی تایبەتە هیچ زۆرێک حساسی بۆ دروست نابێت هیچ بەداخەوە زۆر جار ئەو کەسی کە ئێمە جوانکاری بۆ دەکەین وا هەز دەکە کە ئیتر وەکو ئەوەیە کە سیارێکی نوێی کڕی بێ و گرنتی چەند ساڵێک لەگەدا بێ ئەمە زۆر جا باسی وشەی گرنتی و ئەو شتانەمان جێلە دەبی لە مەسەرەن لە خەڵکە کە داوای ئەوە دەکا ئایا هۆلی سمایل چۆنە و گرنتی چەندە و بۆ چەند ساڵ دەمێنێتەوە ئێمە کۆچین لەسەرەوەی کە ژیانی مرۆڤ هەر کاتێک هەر شتێک کە دەستکردی مرۆڤ بی جێی گومانە بەڵام ڕێژەی سەرکەوتن و ڕێژەی لە ناسوونیشی هەیە ئەگەر کەسێک ئیلتیزام بکە بە شوشتن و پاچی ڕابگری بە دڵنیاییەوە ددانەکە تا تەمەنێکی زۆر درێژ دەمێنێتەوە ینی وەکو تەشجیعکردن تەشجیعتان هەیە بۆ کەسێک ئەگەرددانی ئایبی نەبێت هۆلیوود سمایل بکات بەڵێ ئەو پرۆساویشی باسم کرد ینی پێگەی کۆمەڵایەتی کەسەکە لەگە پێگەی پیشەیی لەوانێ بەڕێزت وەکو پێشکەشکار یان کەسێک کە خوێنەری هەواڵەکانە یان ئیدی ئەمە ئەو فەرمانگەی کە تێدا دەژی ئیشەکەی وایە کە ضرورە جوانتر دەرکەوی ئەوەش بابەتەکی کەسیە ئەو کەسە پێویستیتی بەڵام بە شێوازی دروست لێ بکرێت با جارە بینە سەروەی ینی ئەگەر ئەم بمە ددانەکانم جوان بی پێویست دەکە یەکسەر بچمە سەر بابەتی هۆلیوود کەڤەر یان دانەکان بتاشم ئەمە باسیەوەی دەکەین کە علاجەکان وەکو پەیژەیەک وایە لە قادرمە یەکەم ئەتوو یەکەم جار ددانشونەچی دەکەی ئەگەر زانی ددانەکە جوانتر بوو پێویست ناکە هۆلی سمایل بکەی ئەگەر ئامانجت نەپێکە دەتوانی لێزەری ددان بکەیت ئەگەر زانیت هێشتان ئەوەی کە لە خەیاڵتە و لە خەونی جەنابتە دەتوانی بچێ سەر هۆلی سمایل کەواتە تریتمنت پلان یان پلانی چارەسەری ددان زۆر گرنگە هەتا بەرچاوڕۆنی هەبی بۆ نمونە بەڕێزت دەتەوێت ددانەکانت جوانبی بەڵام نازانی پاش 6 مانگ چت بەسەر دێت لەسەر پزیشکە کە بەرچاوڕۆنێکت بداتێ کە دوای ئەو چارەسەرە چ ڕوو دەدا ئایا دانەکانت چی لێ دێ شێوازی خواردن چۆن دەبی بەڵام بە دڵنیاییەوە ئێستا ڕێژەی لابرنی دان بە خۆشحاڵیە و تەکنیکەکان و چارەسەر پزیکیەکان لە کوردستان زۆر زۆر پێشکەوتووە الحەمدوللا ئەو بە شێوەیەکی زۆر جوان و بە شێوەیەکی زۆر ئەکادمی لە نۆڕینگەکان دەکرێت بە خۆشحاڵیەوە دکتۆر مەسەلا بێسەروبەری و نەڕێکیەوە دەدۆنە هەرێکشمە حاڵی خۆت زۆنن یەتمت بێسەروبەر نەگە لە جێگیم بەڵێ بەس جۆرە ئەم چاو بزۆنین دەدۆنێتمەت باشن تەندروستن حتا بێشن یانژی بەری ئێشانە ئەمزانین کۆ وەزعی دەدۆنێتمێ چاوە چیگە لە جۆرە تشتێک خۆت ئۆ خودێ دیارە دەدۆنێ من کلۆر بێ دەفمە بژن دیارە دۆنێ منێ ڕزی ئیتگرمی بی ئەم چۆ خوب پارێزی بەری بگاتەی حەدی یان ئەم چۆ بزانین وەزعی دەدۆنێمەی کۆی چاوە ئێمە وەکو ئەرۆ خاڵێکی خۆش دایمەن کە نەخۆشەکان دێنە نۆرینگەکانمان باسیەوە دەکەن کە ئەمە هیچ عیبمان نەبووە کێشەمان نییە ددانمان دەشۆین مەعجونەکەم لە ئەڵمانیا لە ئەمریکا لە وڵاتەش دەرەوەیە فلان لۆی هینام هەویرەکەی بۆندی دەکڕم ئەوانە بابەتەکەن ئەو شتە زۆر کەسیە ئەمە هەر چارەسەرێکی بکەین لە 150 پرۆسەکەیە ئەگەر چارە خواست بە خۆی گرنگی بە ددانی نەدا ڕۆژانە ئێمە ناتوانین هەموو ڕۆژێ ددانی ئەو چارەخوازەی بشۆین پێویستە ئەو ئاگای لێبی ئەوە یەک دووش چێک ئەتوو دووبارە دەبی بچیەوە نۆڕینگەک سڵاوەشی بکەی لەگە دکتۆرەکە دانیشی لەوانەیە قاوەچی بخۆی دانیشی و چێکەچ بکەوە بزانی دانەکانت باش خراپە دەکرێت لە ناو نۆرینگەی بی ئەوە لەوانێ مەجاری تێدا چێکە چی بکەوەی نەک هەر ئەوەی بکاتە سەر ئازار ئەتوو بچی عیادەکەی و ئەو اختیارات کەم بیتەوە دەمار بڕین چونکە تو ئەگەر ئێستا بیدایە ددان کلۆربی پڕ دەکرێتەوە بەبێ بەنج بەبێ بەنجی خۆجێیی ئەگەر ئازارت هەبی دەبتە دەمار بڕین ئەگەر دەماربڕینەکە ناڕێکبی دەبتە کێشان
پاشان تووشی چاندنی دان دەبی خوانە خواستا بدە تەمەنش دیاری کرا کە بەداخەوە خەڵکە چێستا دەبینی کە تووشی تاخم و تووشی زۆرێک لە شێوازی کەڤەر دەبی کە بە ناچاری دەبی لێ بکەین لێە پێمان باشە بکرێتە ڕۆتینێکی ڕۆژانە 3 مانگ جارێک خانەوادەك بڕیار دەدەن کە سەردانی نێزیکتری بنکەی تەندروستی بکەن یان فەرمانگە یان ئەوەتە بستنە کلینیکەک ئاسایی دانەکان فەحز دەکەن چێکە چی ئاسایی کابراکو دەچی مەسەرەن 2 هەفتە جارێک دەچی مەسەرەن ڕوونی مەچینەکەی فەحز دەکا بزانانی مۆزد دانش ئەنی مۆزوع ئەوە زۆر گرنگە ئەمن زۆر زار باسیەوەی دەکەم کە خەڵک زۆر گرنگی بە هەندێک بابەت دەدا کە جەستەی خۆی نییە وەکو خان و سیارە و ئەو بابەتانە بەڵام جەستەی خۆت یان ئەو مادانی کە لەناو دانەکەی دادەندرێ پێویستە کوالیتی کۆنتترۆلی ئەو مادەی کە دادەندرێ ئەو پزیشکە دایدنێ یان لە هەر عیادەکی زۆر کەسەکە دڵنیابی لە شێوازی مادەکان لە خاوێنی ئەدەواتەکان ئەوەش بابەتێکی زۆر زۆر گرنگە بڵێ دکتۆر پرسێکی دیکە لە کاتی هەر جوانکاری و ئەو بابەتانەیە مەسلەی هۆلیوود سمایل و یاخود ئیوا هەیە کە پێ دەکەنێت پدووەکانی زۆر دیارە بەڵێنی پدووەکان ئەوە تا چەند جگەلەوەی کە حاڵەتێکی جوان دەبەخشێتە دەم و پلەکە لەگەڵ ئەوەدا هیچ با بڵێن زەرێکی هەیە بۆ کەسی بۆ چارەخوازی پێ دەڵێن بەڵێ چارەخواز ئەمە وات باز دەکەین لەبەر پاراوی زمانی کوردی زۆر بە نەخۆش دەڵێن چارەخواز لە دوو چارە دەگەڕێت شەرنی هەموو ئەوەی کە بێت نەخۆش بێت چارەخواز با نمونەی بە بڕێز بینەوە ئەگەر ئاسایی بی باشە کاتێکە کاکندرێن دێتە نۆڕینگەی ئەمە کاکندرێن زۆر بە ڕسمی قسەی لەگە دەکەین چونکە لەوانەیە دۆستمان نەبی لەوانەیە برادر نەبی لەوانەیە خزم نەبی کەواتە دانیشتەکەمان زۆر ڕسمیە ئەمە نازانم کاکندرێن کو پێ دەکەنی شێوازی پێکەنینی کەسەکە لۆ دکتۆر زۆر مهمە هەتا بزانم ئەو کەسە بە لۆ کەسی نێزیکی ژیانی کو پێ دەکەنی دەبی نوکتیان لێنەوە دکتۆر ئەگەر وایە کەواتە دەبی ئەگەر دەبی برادرشی نێزیک لێک خۆت بینی هەتا بتوانیت ئاسایی ئەمە خەندەی دروست دەکەین وڵا دەبی نوکتەتان هەبی باشە بەچاو مەبەست لەوەی چیە کاتێک کاتو ئەو کەسە جا بۆ ئەوەی کە دڵنیابی شێوازی پێکەینی چارەخوازەکەی لە هزری پزیشک هەبی پێویستە چەند وێنەیەش تایبەتی ددان بگیرێت یعنی زیاتر لە چەند وێنەیەک بگیرێت تا لە هەموو کۆڕنەرەکان لە هەموو زاویەکان بزانین چارەخواز کو پێ دەکەنی ئایا پوچی بە دەردەکەوی یان مەسەن سستی لە ماسوولکەکانی لێو هەیە کەواتە شێوازی ددانی پێوەستە بۆی ئەو کەسە لۆ خۆشەویست و نەحەزی ژیانی کو پێ دەکەنی چکەوە زۆر مهمە ئەگەرم بێم قرار بدەم دکتۆرێک بم کەنەمە لە چێشتخانە چیمە لە ڕێستورانتە چیمە ئەگە برێ دووشیش کەباب ئەمن دووش کەباب دەمێ دەکام هیچ قرارێکم نەدەست نییە لێ پزیشک بڕیار دەدا حەزی چارەخواز لە چارچێوەکی زانستی پزیشکی بەدی دەینی لۆ چارەخوازەکەی خەندەی بکوش الابتسامة قاتلة أكبر خندي جوان بس كله قاتلة بعد والله ما في دكين أقام اللينية ده ما جوان بيجوان أبي الدكتور جلا فخورنجي تينا فخورم طيبة تيجي بو جانجا مثلا فخورنت شد بيجنت إنرجي أو نام أولا جه همان كاريجريا شريني هاي بله أولا خلابتنا مثلا بيجت ما ده فخم خل سرد دانت من نامينا بقرا خراب تريشة حتى ببي أو توجيني أنا بس لو دكا ككات خوارنو غازي كان دخوري پێویستە تا نیو سعات یان سعاتێک ددان بە فلچەی نەشوردرێ چونکە ئەو مادەیە شێوازێک لە نەرمکردنی مینای دانی تدایە چونکە مادەشی خواردنەوەکی گازیە تووشی ڕوشانی مینامان دەکا کەواتە ئەگەرە تو نانت خوارد پاشنان خواردنی کۆلایەک بیپسیەک یان هەر خواردنەوەکی گازی وزە بەخشت خوارد مینای دانەکە تووشی زۆرێک لە نەرممون دەکا ئێمە باسی کاریگەری درێژخایان دەکەین وەکو نمونەی ئەوەی کە قەترێک ئاو لەوانەیە بەردێک کوم بکات ئێمە باسیەوەی دەکەین ئەو عاتە ئەگەر ڕۆژانە دووبارە ببتەوە لەوانەیە پارچەند ساڵە کاریگەری خراپەکانی بەدەرکەوی هەر لێ دەری باز دەکەین ئەگەر تو ئێستا چایکەی لەوانەیە تەمەنێک لەو بابەتەی ڕێگری بکەیت ئیسراحەت بکەی و ڕێگری بکەیت لێ پێویستە پاشەوەی کە خواردنەوەی وزە بەخش یان گازیەکان دەخورێ فلچەی دام بەکارنێنرێت تا 1 ساعت لەم ماوەکەمەدا بە تێر و تەسەلی باسی ئەوەت کرد کە چۆن خۆمان بپارێزین لە تێکچوونی ددان و هەموو بابەتانە بەس ئەوم هەر لەبیر نەچوە کە قسەی خۆش بۆ
خەڵک دەکەن هەر نکتە و نکتەی بۆ خۆدرێ بۆ بزانین پێکەینەکەی کووەکوونیە مەسەن هیچ بەسەرهاتێک شتێکی وا دەتەوێت شتێکی ئەوە هەیە شتێکی وا هەیە ئێمە ئەو پزیشک دایمە چارەخواست بۆی دەبێت گەزەتان لێ نادەن ئیدی تاوە ئەم زۆر زە بە نەخۆشەکان درێم هێشتان داکوباب مایە خەم لێ ینی ئەگە گەزەتان لێدام داکوبابەکەیە پێیان ناخۆشە طبعاً نەخۆش چارەخواز لای ما لە ڕووی هزری جەستەی لە ڕووی نەفسی ئەمە بە نەخۆشی دادنین کەواتە تەحملی دەکەین لەوانەیە و کەسە نەنووسبی بێتاقەتبی ئازارش زۆریەبی زۆر جارێت تووشی تۆزە حاڵەتی ناڕەحەتی دەبینەوە بەڵام ئەوەی دێ خوشک و برایە و خانەوادەی مەیە بە دڵنیاییەوە هەر لۆ خۆشی لە کلینیکەکی ددان ڕووی داوەکو چیرۆک کە کەسێک دێ دەڵێ دانی ژیریم لۆ بچێشە دکتۆرەکەش پێی دەڵێ پێویستمان بە بەنجە ئەو درێم بەنجم ناوێ دادەنیشی و ئیدی گرۆیەک دەکەن لە بینی دکتۆرەکە و لە بینی چارەخوازەکەی دەرێ ددانەکەم بچێشە ئەگەر ئازارم هەبوو ئەوە پارەکەت بە زیادۆ دەدەم ئەگە ئازاریش نەبوو دەبێت پارەم بدێ هیدی دکتۆرەکە زۆر پێی سەیرە دەست بە ئیشەکەی دەکا و زۆر عەزیزی چارەخوازەکەی دەدا بەڵام ئازاری نییە خوا حافیز دکتۆرەکەش پارەی دەداتی ئیدی شەو لە سۆشیال میدیای ئەو شتەی پۆست دەکە دەرێ ڕۆ نەخۆشێکمە بوو بەبێ بەنج ئیشەکەم لۆ کرد برادرش پێ دەنووس لە کۆمنتەری ئەو نەخۆشەیم بوو بەنجم لێدا بوو چاوەڕم دەکرد دیارەتی دەری هاتە لای زەرم ئیدی هیوادارم ئێمە دایمەن کەس ئەوها فێری لێ نەکردی خۆ ئەمە دەرسمە توی نانە بەعکسەوە نە بەعکسەوە نا دایمەن نەخۆشەکانمان لەخوا بەزیادبی کە ئینسانی باش و چاکن و خەڵکی ێساش زۆر هۆشیار و بەڕێزە ئەکییت ینی ڕێز لێک تەرەفی نییە چەپڵە بەدەستەک لێ نادرێت دوو تەرەفیە دکتۆر ئەمە پێویستیمان بە هەڵی سمایل دەیان لێزەر و مێزەر ۆشتانە کۆمەڵک شیرینیتان دانایە نازم باچی بکەم هیوادارم ئەوە یعنی ئەوە کاکە شیرینیتان نەدەم عفو دکتۆر هەلە سەرەتا باسمان کرد کرۆ حیامان چوو خۆ سبەی جەژنەیە دەڵێ سبەی جەژنێ ئێستا ئیوا هەیە وها تێدەگا کە سبەی ینی مەقسەدە من دوشەمبێ عیدە تۆ دەبی ڕۆژەکە بڵێ سبەی دەکە جەژنەوە پیر عیدەتە پیرۆز برۆ کۆدە دومەیەکیە بە خلاص دکتور یەک ساعتە دڵی شیرینی مەخۆن و نازان چی یەکەم پێشەمویان کاکە شیرینی دەخورێ شیرینی شتێکە و دەخورێ بە زدان شوشتن لە پاشی هەیە دکتۆر تەواو ماقول شیرینی نەخۆی بۆ عیۆلی ئەوە کولیتی ئاخیریە برا کولیتی ئاخیری وەرە پێش کامێرەی ئەمینە تو دەرنە تۆکن کۆدەکی ژوان تۆ هەندێن برا خەریکی کولیتە خواردن لە قسە چ بکە برا وەکی ڕێوی گوتی خۆزی ئەس برای بچیک نەبم هاوە مەسەلەیە دکتۆر هیچ هەیە بتوێ بیڵێ بەڵێ وەکو پامێک باسیەوە دەکەم کە لە بۆ خۆشی و لە بۆ جەژنانە و لە بۆ ئیشەڵڵا هیوادارم وڵات هەر ئاوادان بی هەموو تاکەکمان هەر سەلامەت بی ئەم باز لەوەی دەکەین کە سیستەمی پزیشکی زۆر گۆڕایە پزیشکەکان ئەو کەسە بێگانانە نینە کە نەتوانن لەگەرمان پێ بکەنن یان ئەمایان خۆش بێ بە خۆشحاڵیەوە ئێستا نۆڕینگەکان لە ئاسەکی باشە پزیشکەکان ڕووەکی خۆشیانەیە هیوادارم ئەو ئینتباع خراپەش نەبی مشکلە دایک و باون هەر بزێکی ئەوبی دەچمە دکتۆری دانیشە ئەوە خراپە دەبی لەسەر دایک و باو ئیدی ئەمە لە منداڵیەوە بەوانە ترسانە بە دەرزی و بەڵام نا ئەمە باس لەوە دەکەین کە دکتۆر دەکرێت برادبی خوشکتبی کە سوکارت بی نەک ئەوەی کە دکتۆر تەعاملێکی زۆر ناخۆشیبی و لە عیادەکە دانیشی بە شێوازێکی ڕق ئێمە ئەگە بمانەوێت لە کێشەکەی تێبگەین دەبی جێڕاگری بین لە چارەخواست تێبگەین بزانین کێشەکەی ئەسلی پیشەی دکتۆری هەرەوە بەڵێ مەبەستمان لەوەیە زۆر سپاس ژوانێکی هەی پشتی ڕەمەزان نەبێت ئەم بێ سەردۆنا بکەین ساکینی کۆدە دۆنێتمە چۆنە بێ سەر و بەرن شڵۆ بە گەلک مەمنون دکتۆر طبعا پشتی جەژنی هۆدا ئەندە شیرینی و جەژن نەژی بخۆین چ هەیە ئەرێشتی تایبەت بە جەژنی ئەوانە قورئان خوێندنەوە بزانم لە کۆتایی ئاخری تەکبیر و قورئان خوێندن برام خۆی جوان کردی لە بوو جەژنی لە ئێستاوە ئەڵڵا ئەوان بەدڵە یعنی تو لە ڕۆژی ئاخری دەبی بچی لە حەلاقی لەسەر تاشخانەی بیکە قەڕەواڵق ها برام لە ئێستاوە خۆی جوان کردیە تەرتیبات و ئاخریشی هەیە ئیش ئاخر ڕۆژ ئیشی هەیە کاکە پێی ناکرێت بستە حەلاقی لەبەر هەندێک زووتر چۆ نەرە چنیە
سی ڕۆژ سی شەو پێکەوە بووین الحەمدولillah باش بوو ئیزعاج نەبووین خۆمان لۆ شەرمی ئەوڕۆمە مەسەڕوان سلااو ڕێز لێوەی خۆشەویست تەبیعی کاک سوانجام هەڵبژاردننی سی نوخبە و سی ئەستێرەی هەموو شارەکانی کوردستان کارێکی ئاسانیە و کارێکی زەحمەتە بە تایبەت ئەتوو شەوانە پرۆڤیان لەگەڵ دەکەین و چینە دەنگەکان لێک جیا دەکەینەوە و بەرنمەکانیان بۆ دادەڕێژین و بەرهەمەکانیان بۆ ئامادە دەکەین ئەوە کارێکی ئاسانیە و مادیبوونێکی زۆری دێ بەڵام خۆشبەختانە و خۆشحاڵانە لە تەواوی ئەو پرۆگرامانەی کە تۆمارمان کرد و بینەران سەیری دو ئەڵلقەی ئەم ڕۆمان دەکەن خۆشحاڵێکی زۆر دڵی منی گرتەوە ئەویش ئەوە بوو کە سەرکەوتنەکی جوانمان لە هەرسی شەوی پرۆگرامی پاشیوی ڕەمەزانی تەلەڤیزۆنی کوردستان 24 تەبیعی لەگەڵ بەڕێستان و ئەو برا ئەزیزانە و برادرانی کۆنتترۆل و مامۆستایانی ئاینی و سرود بێژ و منازات خوێنان و هاوکارم کاک ئەحمەد و فیدباکشمان وەگر لە ناو خەڵک بە حکمی ئەوەی کە ئەمە زیاتر لە ناو خەڵچین بەهۆی ئەوەی کە لایڤ میوزیک دەکەین دەکەین بڵێ فیدباگێکی خۆشحاڵانەمان وەرگرت کە پڕبینەرترین پرۆگرام بوو ئەو پرۆگرامەی پاشیوی کوردستان 24 ئەوە سپاس بۆ خوای گەورە بە دەستە جەمعی و بە هەماهەنگی و بە بەشداری هەموو لایەکمان توانیمان کە پێشەنگ بین و ببینە میوانێکی ڕحسوک تەبعاً بە هەمووان ببینە میوانێکی ڕحسوکی ماڵەکان و هیوادارین تەوانەوەش جێگای ئەو پڕی شانازی و خۆشحالیە کە دووەم ڕەمەزانە لەگەڵ ئێوەی خۆشەویست ئەگەر خواتەمەند بدا و عمر باقی بی ئینشاءالله بەردەوام دەبین و کار و بەرنامە و پلانی جوانتر پێشکەش دەکەین و دووبارە سپاس بۆ ئێوەی خۆشەویست و عەزیز. ئەحمەد تو قەت قسەت نەکردی هەر ڕەنگە ئێستا بینانە بڵێ بەس وەڵامان دیتە دەفەکەی پێ قەت گیان لە دەنگت نەبووە قسەی بکە قسەی خێری بکە کو بوو ئەوسی شەوە باش بوو کاک ئەحمەد چۆنی قسە چی بکە باشی کو بوو ئەو وەزع کو بەڕێوە چوو بەدڵت بوو باش زۆر زۆر باش بوو ئەمە دەستخۆشی لێ دەکەین بەڕاستی بەخۆ بە مامۆستا ڕوانی دەستخۆشی لەنگۆش دەکەم لە ستافی بەرنامەی پاشیو و بەڕێوەران و جەماعەتی کۆنتترۆل دەستخۆشتانی دەکەم هەر هەموو بەڕاستی زۆر مادی بوون و زۆر خۆشحاڵش بوون ئەو مانگەی لەگەرەنگ و ینی بەجددی بەرنامەی خۆشمان پێشکەش کردیە گەنگی هەندێنی فێری دەفێکی قەرارە اتفاقێکمان هەیە پێکەوە فێری دەفێکی پاش ڕەمەزانیش برادرە چیزی کەش پشتی عیدە ڕۆژیەکەمی جۆژنە ساعت چەندە سێ ماڵی خەزووران ئەحمەد وەرگوتیەوە تو بە خۆت گوتی کاکە هەر سێ ڕۆژ دەبینێ ژیانم بینە تووشی مشکل ئەحمەد ئەم گەلە خۆشحاڵین یانێ یانە ئەم برۆینە مەمنونێت تو هەر بکەم ئەم پێک ببین و الحەمدولillah ئینشاءالله پشتی ڕەمەزان ژێت بەرنامەی تایبەتدان باشە ڕێک ناکەوی ئەگەر دووسێ دەقەشبی ستافی بەرنامەکە لێرە کۆبینەوە ئەگەر بە تاکتاچیش بی مەسەڵەن خۆشم کاک ڕۆژگار کاک گۆران کاک عەبدوڵڵا یان یەکێک مستەوەڕەکان ئەگەرەوە بێن بەس وەکو مەجال هەبی هەموو دێن شتێکی وا دەکرێت وەڵڵا ئایوە چی گوتی شتێکی وا دەکرێت هەر دوو دقە ینی جێگاتان بگۆڕنەوە کە بێن و بەس سڵاو و سپاسێک پێما خۆشە وەڵڵا کاک ڕۆژگار دەڵێم ناتوانم کاک ڕۆژگاری دەرهێنەری بەرنامەکە بە نوێنەری کاک محەممەد پرۆدیوسەری بەرنامەکە وەڵا بابێ هەندە قسەی لەگەڵ دەکەین کاک محەممەد کێشە چارەسەر مایکە کێبگرێ وەرە سرودەکە تایبەت بتە پێشکەشکردن ئەس پێش هەمیەوە ڕاستەوە ڕۆژگاریت بێت پێش مەبێم ئەم ڕاستی ئەم وەکە دەرهێنەر وەکە کۆنتترۆل هەمیە ئەوانە بە سۆرانی من زۆر سپاسی من هەرێ کوڕێ با بخوایە یاڵڵا کەرەم
يا شي مدينة يا شي مدينة أوي عاشق دا دلي مشجينا دلي مشجينا رقاي مدينة دتينم بقول دتينم بقول أوي بوذينم بجانو بذل بجانو بذل يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة أوي عاشق دا دلي مشجينا دلي مشجينا هرتندا يوسف بدوان مشهورة بدوان مشهورة بلام پیغمبر سرتا بینورا سرتا بینورا يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة أوي عاشق دا دلي مشجينا دلي مشجينا اللهم صل على محمد خوش بياخو على سيدنا محمد شلوخ دشتر ويهر بجي دست خوش بوي باش جدا مثلا ما مستطول الهولي ريت مينيمونا بله جدا هي رمضان مثلا يا عيد الججن النافچه سوراني قال يد باديني جدا هي كيد بيني اونجا مهمي بتشتكوا كيكم بله حتما يدروا فرقها يعني تكلاوي زياترن از بحث کولانا خوب کم یعنی هیوادارم او گلیان منه کم زور زادیسی که آورای نوسته کنه لیگر بابا پاش نیورانی بی بس یه دربه یعنی یه دربه شاره او گرمو گورترن یعنی همه پیک بچنه انك یک بس یه شاره نه یعنی بزارو اتا ساعت نو ده تا کابرا فقیری اوش لوانه تسن روجی دوامه های یعنی استراحت یا يعني إصراحة عليها الجراي أو دبي أو وقت دي بخون نوم يعني وش راستي اجتماعي كوملايتي تقدر براوي أجر أتوسن ما عندي بأو خير وباداشتا هاي أتو زيرانة يعني كوكردنويا بس يد شارع يدره وخوشته راستي تشتوس بديش جاي كي طيبة هي جاجنا ما تشتوس بدي ناني بيان برنزو قيسي ولو أس قيسي يوا تشين ولا قيسي خوشة والله هاب برنزو مرقة يا واجي برنزو مرقة برنزو أتو تقول تيسه أتو نودي يا برنزو أوفك آفك بله دفع ما برنزو أوف كان أوشي كان أوف إلا بين الشوروا شوروا زماني ما برادو سمت بين الشوروا مرقة بشلي دلن مرقة بس دلن شوروا مرقة هو هيك ديش زياد بو تمشى مرقة بس أوفك شلا بله ترش شوروا آفك شوروا آفك هيك ديش بتسبو مدفيني هلا يزاقو مدفيني هدي يك قاموس اللي بتاقي تاني مرقة يعني الشلة بتاني قاموس يك لا فرق قاموسك والله حتما ما والله هر ناوتسكو يا وجه هولي مثلا هر برنجو أوفكو برنجو مرقة اي مزياترها ناني بياني انا قال مثلا اگر شتي وهابي
برن ترش وبرنج لا كوي وانش مثلا دلن ترش بس بين الزوا برنج وما رجع يبخو بسم الله معيده وهذه دي بسم الله والله خوشة قيسي يعني ديارة ججنا هاس بدك ڕۆژێکی إذا معيده دست بيروز بايلا قدي أو قدا بيروز بايلا كليدا كليدا گۆشت شی تێدابی قەیسی زۆر خۆشە بەس قەیسیە هەیە ترشە ئەو ترشەنا شیرین بی والله قەیسێکی زۆر تایبەتمانە وڕخوان داواتی مامۆستا سەرتیفی بووین ڕێز سڵامانە بووی لەوێ قەیسەکەم خوارد تا یعنی سبەی ناخۆم دەبوو جەژنەی یەکەم ڕۆژ سبێنەکەی نەیخۆی هیچ ئەو هەیە لە دەفما وسایە سوشال میدیاژی ئەوێ تەرەکەن یاڵا من ڕیسالێک بۆ فڕێ کرد خلاص سەرمەچ هەر نەعیدە تێک و 200 دەستێک بگرن برعیدەتە پیرۆ ما هێشتا برایەتی پەیدا ینی مەقسەد ئەزەچمە دووکی ئەس ڕۆژێکی یەک ڕۆژ چوویمە دووک ئەدی بە تەمامە بڕۆم ئینشەڵڵا ئێ ڕۆژ یەکەمی جەژنی لە ماڵی نەبی و ئەو کەشوا تایبەتەوە بسێ مزگەوتی و ئەڵڵا ئەوە نەبیونی نانی بەیانی لەگەم ماڵی نەخۆی خۆشترین جەژن ئەوەی ئینسان لەگە داک و باوی خۆشترین جەژن بەڕاستی لەگە خەزورانی بەڵێ وانێ ئەوە دوایە کاک ئەحمەد مە چەند دەقەمۆن مە چونکی قورئان خواندن تەکبیرات و ئەوجا چەند ئاەتێکمان لە قورئان بۆ بخوێنە دەتەوێت بەدە ینی خۆت بە شێوازی خۆت دەیخوێنی یان ئەوەی گوتیان بە لەحنی جێژنەی یەکسەر تەکبیرات ئەوە جگەلەوەی چەند ئاەتێکی دیکە ینی دەتەوێت با ئەو هەب مەسەرەن لاسایی قاریئەکان کردیتەوە قەت ئەمن دایمەن حەزم لێ لەسەر شێوازی خۆم تەقلیدم کردی ینی وەکووە بەس زیاتر حەزەکەم شێوازی خۆت باشە باشە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وأزلفت الجنة للمتقين غير بعيد هذا ما توعدون لكل أواب حفيظ من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب ادخلوها بسلام ادخلوها بسلام ذلك يوم الخلود لهم ما يشاءون فيها ولدينا مزيد صدق الله العظيم صدق الله العظيم هذا شداته آمين إن شاء الله جان تصدق برنامجتي شوية بشتي رمضان پشتی ڕەمەزانی وڵا نازام ئەوەی تا ئێستا هەیە دیسان دەگەڕمەوە سەر هەواڵەکان بێژەری هەواڵەکان دەکەمەوە ساعات چەندی شەو زیاتر حەز لێ زیاتر هەروەکی خۆی دەبێتەوە تقریبانی من هەروە دەبی هەواڵی کاژمێریەک و 11 هەندێک ڕۆژ 11 جار بەجاریش مەسەرەن بە پێ ڕێکەوتن لەگەڵ ینی برادران ئەوانی دیکە لە ڕۆژ ناخۆش هادیسان دەوام دەگۆڕدرێ و پاشی نامینێ ئەوەی من زۆر فەرق هەرەوە من لە مێژە خەوم تێک چووە خراپ تێک چوو بووی منێ خواردن بەس ینی ئەوە هیچ لە ڕەمەزاندا هەر بە تەواوی ینی تێک دەچی عادەتەن
خەوتێک دەچی سیستەم و کار و شتانە هەمووی دەگۆڕدرێ جا کاتێکی دەوێت تەسەوڕ دەکەم هەفتەیەک 10 ڕۆژی بێت تا دێوە تایم چۆ بی ئەفسی شەوە چۆ بین وەکو ینی لە دەستپێکی بەرنامەکەشدا باسم کرد خۆش بوون ئەوەی وەکۆی با بڵین ئێمە لە مانجی ڕەمەزاندا لە ڕووی ینی ئەو چێژە ڕۆحی کە هەیە ئەمە قسەی لەسەر ناکرێت ئەمە بابەتێکی دیکەیە و ئەوەی دیکەش ئێمە کە لێرە و بەرنامە پێشکەش دەکەین باسیەوەمان کرد ینی کە دەبینی بینەران ینی بە تایبەتی دەچیتە دەرەوە بازار خزم و کەس خەڵک برادەر جیران لە دەرێ ینی هەمووی دەستخۆشی لێ دەکەن هەمووی پێشنیاری هەیە پێی وایە کە کەسێکە ئەندامێکە ئەویش لە ستافی بەرنامەکە بەهی خۆی دەزانێت پێشنیاری هەیە بۆت ینی تەنانەت ئەوەندە بە سەبرا پێی وایە دەڵێ بۆ ساڵێکی دیکە ئەوها بکەن پێشنیاری زۆر جددی و جوانیشی هەیە ینی زۆرمان ئەوانە لای خۆمان تۆمارمان کردووە شتی خۆش چبی شتی خۆش سەرێتەوە بود لەناو بەرنامەکان وەڵاهی هەموو ڕۆژ ینی خۆشی خۆی هەبووە ئەو بابەت و شتانەی هەبوو مەسەرەن جاروێت و زۆر بەجددی لە کام مەسەرەن وێنەگرەکە بەردەبێتەوە پێی لە وایر گیر دەبێت شتێک حاڵەتێک ئەوشتانە زۆر ڕوو دەدات بینەر ئەو بابەتانە نابینن یان جاری وا هەیە ئەو دەفە ناوە بەردەبیتەوە یەکێک لەو لای پێی لە شتێک گیر دەبی یان سەرم مەسەلا ئەو بەرنامەی تایبەتی ئەفکارامە دێنێ بەرنامەکە تایبەتی بۆکسێجل سەرپۆشی وێژێکری خوددا هەست کرد ڕۆژێک جەژنێ دێ پەخش بزانن کۆ پشت کۆمێری بەرنامەی پۆشی فێ چاویە ئەویژی پۆش تەماشا بکەم سەیری بەرنامەکەی هاوکارمان دەنافەریقی بکەن باکستەیج کە تایبەتە بە وەکو ژوان باسی کرد بە ئەمسی ڕۆژێک ئێمە بەرنامەکانمان پێشکەش دەکرد و ستافی ئامادەکاری ئەو بەرنامەیە هەر هەمووی کادەنامینێ خورمانامینی خورمان نامێنێت کولی چەناشی بە ئەم ئەستۆدیۆیە بەرنمەیەکی هەر لێ دەکرێت بە بەردەوامی بەرنمەیەکی ئەوەی بەیانی 24 باشە 24 بەڵێ بەیانی 24 کە هاوکارانمان لێرە بەردەوامن خاطرە خوب خۆزین لە مامۆستاکەم کرد وێری بتانژی بێتە جێ خوب ئەمە خۆ حافزی خۆمان بکەین مامۆستا دەست پێ بکات یان دوای مامۆستا ئەمە دوایین بەرنامەی پاشیوی کوردستان ڕسمەکی جوانمان بگرنەوە ئەو ڤیدیۆکی جوانمان بگرنەوە بە بێدەنگی عەدەلەوە حرەکەی دەوی بکەم ئەم گەلە خۆش بەرنامەی کوردستان 24 بوو پاشی زۆر نەما بۆ سەلامەتی بڕوا بسم الله الرحمن الرحیم زۆر خۆشحاڵ بووین زۆر دڵخۆش بووین کە ئێوە بینەری ئێمە بووین گڕوتیتان زیاتر بە ئێمەدا ئێوە بنواتان کرد کە ئەمە بتوانین لێرە خزمەت بکەین بە گوێرەی داواکاریەکانی ئێوە و پرسیارەکانی ئێوە بگەێنین بە لایانی پەیوەنددار سەبارەت بەو پرس و تەورانی کە هەڵمان بژاردون هەم مامۆستایانی ئاینی هەم دکتۆرەکان هەم و ئەو کەسایەتیانی کە ئێوە داوەتان دەکرد ئێمە لێرە بانگشتمان دەکرد و بەشێکیان قسەی خۆشیان پێ بۆ بەشێکیان قسەی نەستەق بەشێکیان کۆمەڵەکە و تەجروبەی کە لە ژیانیان هەبووە لێرە هەموو شتێک باس کرا وەکو ژوان باسی کرد هیچ شتێک بێ کەم و کوڕی نابێت ئەگەر ئێمە کەم و کوڕیەکمان هەبێت ئەوە کە تەوەری ئەم ڕۆژمان سەبارەت بە گەردەن ئازادی و لێ خۆش بوون و بە گەورەی خۆتان لێمان خۆش بن ئێمە کەم و کوڕیمان هەیە دوجار ئەم پێشنیار و ئەم لێ خۆشببوونانەی ئێوە ئێمە جددیتر دەکات باشتر دەکات بۆی بەڕۆمە جوانتر پێێنە پێشکەشکردن کوردستان بشارێ بتەنێ پۆشیفنینە خوددا حەز کرد پشتی پۆشیوێ بەڕۆمە جوانتر دەهێن و زیاتر دێ خزمەتەوە بکەین ئەم گەلە خۆشحاڵ بین سی شەوات پۆشیوێدا ئەگەر مەشیۆبەت خزمەتەکە بچیژی بکەین ئەفشەوە دلێمە خۆشە و ئەم ئەیجزین دلێمە خۆشە ئیشڵەمەشیۆبەت پێیوە بێ پرسگرێک خزمەتەکە بکەین ئەلحەمدولیلا شڵە خودی قبیل کرد و دلێمە نەخۆشیان ژەم ئەیجزین چیکی خاطرە خۆ هەم شەی ڕەمەزانە پیرۆستم خوازین هەم خاطرە خۆش پۆشی وێژیت خوازین بەس هەم هەردەین خزمەت ئەوە هاوکارانیش دەڵێ سڵاوی ئێمە بگەین بە بینەران ڕۆژگار دەرهێنەر عەبدوڵڵا و گۆران لە بەشی کۆنتڕۆڵ ئاڵ با ناوەکان بڵێ محەممەد پرۆدیوسەر سلااوان لێ دەکات ئەڕەحمان پلی ئاوت جەماعەتی MCR سرود ئینجینی ڕوم هەر هەموو کاگمادی شۆفێری ناکۆ شۆفێرەکان کە لە ئامادە باشیدان میوانەکان دێن و دەبن ستافەکە زۆرە دەترسم ناوەکان کۆنتڕۆڵ ئەی هەمی تەلەگرەکان ئەحمەد باکرمانی ئەمین سێودین مەریوان تاهێر هەر هەمووتان MCR بەڵێ باسم کرد محەممەد و ئەحمەد ڕێبوار گەرانەوەیان هەیە
خودش هەمیە ڕازی بێت سڵاوتان لێ دەکەن بینەرانی ئەزیز ڕەنگە هین مەبتنی بوون ئەم بەرنامەیە بە ئێوە خۆشەویست دەگەیاند خواحافیزی بکەین یان مایتت قسەت هەیە خلاص خودش هەمیە ڕازی بێت خواتان لەگەڵ سلام علیکم الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار فبأي آلاء
ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان رب المشرقين ورب المغربين فبأي آلاء ربكما تكذبان مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله